سۆشیال میدیا پڕ بووە لە نووسین ڕای جیاواز ئیتر ئەگەر سوێریکەی لەمە هەروە کۆپیم کردو دامناوە بۆی بزانین کە لە سۆشیال میدیا چییە گوزەریە. ئەگەر سەیریکەن هەنێک لە نووسینەکان ئایا ئەمە سەردەمی ئاژبەتاڵی کووردە یان پێناسەی کووردە بە شێوەیەکی تر. هەنێ وشە هەیە بۆ من بۆ خۆم شوێنی مناقەشەیە، لێرە مناقەشەی ناکەین. بۆ ئەبێ قەندیل جۆ لە عەبدوڵڵاوەجان بگرێ. خەڵک بۆ پرسیارەشی کردووە ئایا پەکەکە و عەبدوڵڵاوەجان دەتوان بن بە بەدیلی گشتەکان و شتەکان و چارەسەری گشتەکان و گەر خۆیان سەرچاوەی گشت گرفتەکان بن ئایا ئەتوانێت چی بکە بەم کارەی. خۆڕاتی ناوەڕاست بۆشاییەکی گەورەی تیا دروست بوو. بۆچی؟ سڕەکانی ئەم پەیامە چییە؟ لەسەر چی ڕێکەوتون؟ چێ لە بەینیانەش ئەی ناترسن هەتا دوایی. بیرمەندێک یا فەیلسوفێکی سیاسی پەیامی هەیە، پەیامبەرێکی سیاسی پەیامی هەیە، وەحی هەیە. ئەمانە هەمووی مناقەشەیە. چەکدادانی پەکەکە لەگەڵ هەسەدە دووشتی جیاواز و نابێت بنووسێن بەیەکەوە. هەسەدە پارێزگایی لە خاک و خەڵکەکە لەسەر خاکی خۆی، بەڵام پەکەکە لەسەر خاکی خۆی حیزبێکی ئایدۆلۆجیە، بەڵام لە دەرەوەی خاکەکەی خۆی حیزبێکی چەکدارە لە دەرەوەی باکوور. ئێمە ئەگەر سەیریکەی سووریا نەما، فەڵەستین نەما، لوبنان نەما، یەمەن نامێنێ، هیلالی شیعی نەما. 2 ساڵ لەمەوە پێش هەچی ئەو نووسەرانی کە پیشانممە دوو بابەتیان هەبوو لە سۆشیال میدیا. یەکێکی هیلالی شیعی بوو، هیلالی شیعی نەما. ڕەبیعی عەرەبی، بەهاری عەرەبی پەکەکە لە ناو کۆبانیا ناشتی، هیلالی شیعی کورد ناشتی. ئەم دوو شتە ئێستا کەس باسی ناکە، نە بەهاری عەرەبی ماوە نە هیلالی شیعی ماوە. دوو هێزی گەورە لە دنیا کورد دەوری ڕئیسی هەبوو لە ناوبردنیە. هیلالی شیعی پەکەکە لە ناو کۆبانیا ناشتی. دوایەمە شتێکی ترێتە ناوەوە، ئەمانە چی نەیهێشت؟ ئیسرائیل، ئەمریکا، کورد چی تریان لەگەڵاو؟ ئیسرائیل فەڵەستینی لە ناوبرد، لوبنانی لە ناوبرد، سووریای لە ناوبرد، هیلالی شیعیشی لە ناوبرد. ئەگەر بینە سەر ڕاستی کورد لە شوێنێکی ترا دەوری بینیوە لە ناوبردنی ئەمانە هەر هەمووی، بەڵام ئەوەی کە بە چەک لە ناوی بردن بینیمان. شتێک دروست بووە، دوو بۆشایی گەورەی جیۆپۆلیتیک دروست بوو لە خۆرەڵاتی ناوەڕاست. ئەمە لە سۆشیال میدیا زۆر غایبە. دوو بۆشایی گەورە، بۆشایەکی پەکەکە، بۆشایەکی خۆرهەڵات خۆی. هەم پەکەکە بۆشاییە ئێستا، هەم خۆرهەڵات بۆشاییە. چی ئەم بۆشاییە پڕەکاتەوە؟ تورکیا و وڵاتانی خلیج، تورکیا و سونەکانی ئەحمەد شەرع، یا ئیسرائیل و ئەمریکا، یا ئیسرائیل و کورد. دوو بۆشایی زۆر گەورە دروست بۆ 4 دەوڵەت نەماون. پەکەکە خۆشی وەکو ئەوەی کە هەیە نامێنێ، کەواتە دوو بۆشایی گەورە لە خۆرەڵاتی ناوەڕاستە دروست دەبێ. ئەم دوو بۆشایی ئەبێ پڕکرێتەوە، خۆ ناکرێت دنیاوا بڕۆ. بەهێستین هێزی چەکدار و خاوەن دەسەڵات لە خۆرەڵاتی ناوەڕاستە کە شکڵی دەوڵەتی نییە پەکەکەیە، نەک باکوور. شوێنەکانی تر شوێنی جغرافیەی خۆیەتی، بەس باسی باکوورەکەین. پەکەکە گەورەترین هێزی چەکدارە لە دەرەوەی خاکەکەی خۆی. بەهێستین هێزی چەکدار لە ناوچەگرتوەکانی خۆیانە کە دەسەڵاتینی ڕۆژاوایە. بەهێستین دەوڵەتی بێدەوڵەت داشوورە. بەهێستین هێزی خۆماڵی سیاسی لە کوردستانی ئێرانە. هەمووی هێزێکی خۆماڵی 100% سەرفە. ئێمە مێژوەکان هەمووی ئەزانی لە چەپەوە تا ڕاست. ئیسرائیل و ئەمریکا بۆشایەکی گەورەی کیشوەریان دروست کرد کە پێویستیان بە هێزی بەشەری هەیە، هێزی چەکداریە، هێزی ئیداریە. نە ئەمریکا ئەتوانێت ئەم دوو بۆشایە پڕکاتەوە، نە ئیسرائیل ئەتوانێت. ئیسرائیل لەبەر دوو هۆی ڕئیسی، یەکەم لەبەر ئیسرائیل ڕێی پێنارێت لە ڕووی مەزهەب و لە ڕووی مەجموعەی شتی ترەوە. بۆچی پەیامەکەی ئۆجلان پێویستی بە نێوەندگیری نەبوو؟ بۆ دانووسان نەبوو لە بینی کورد و کەسێکی ترە. خۆ ئەم پەیامەی عەبدوڵڵا ئۆجلان کە کردی کەس بەرامبەری نەوەستا بوو. خۆی پەیامێکی یاوە، خۆی وەکو پێغەمبەرێکی ڕۆحی وەحی بۆ هاتووە. نە ئایا شاهیدی دەوڵەتیمان هەبوو، نێودەوڵەتی هەبوو؟ نییە. ئەمەی کە ئیبینین بۆ حەکەم نەبوو لە بینە، بۆ باسی دۆڕا و براوەی تیانە.
ئەم پەیامە ڕوو لە بۆشاییەکە کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئێستا جغرافیەکەی دروست بووە بە هەڵوەشانەی پەکەکە شتێک نامێنێ لەسەر خەریتە ناوی پەکەکە بێت. هەر ئێستا پەکەکە لە ئەفرینەوە هەتاکو و خانەقین داگیری کردووە، ناچیتە شوێنێکی خانەقینەوە، ناچیتە شوێنێکی ئەفرینەوە بۆنی پەکەکەی لێنێ نابێت، شتیوان نییە. لەبەرەوە پەکەکە ڕووی لە بۆشایەکەی خۆیەتی، پەکەکە ئێستا ڕووی لە بۆشایەکەی خۆیەتی، لەو بۆشایی خۆیە ئێوە ئیش بکات. ئەمە لە سۆسیال میدیا غایبە. بۆشایی دووەم بۆشایی جیۆپۆلیتیکە کە کولەن جوغرافیای سیاسی لە مێشکا گۆڕاوە نەک لەسەر خەریتە. هێشتا سووریا ماوە، ئەردەن ماوە، فەڵەستین ماوە، یەمەن ماوە، عێراقیش ماوە، ئەمە لەسەر خەریتەیە. بەڵام لە زیهنی سیاسیە ئەمە خەریکە ودۆ نامێنێ. ئایا پەکەکە بەرەو ئەمریکا، عێراق، سووریا، رووسیا یا بەرەو ئەنقەرە بچێ باشە؟ پەکەکە لە لیستی توێ بێتە دەرەوە یا هەر نەمێنێت هەتا کورد بتوانێت بۆشایی پڕکات. مانای کورد ببێتە کارتێکی بۆشایی پڕکەرەوە کە ئێستا جگە لە کورد و تورک کەسی لێ نییە. ئەمام لە سۆسیال میدیا خوێندەوە، ئەمە فکرەیە لە شوێنێکا کوڕێک لە ڤیددیۆیەکە باسی کردو زۆر جوانە. نەمانی پەکەکە خۆی لە خۆیە پێوتی ریسایکلینگ، خۆی ئەچێتەوە سایکڵەکەی خۆی بەبێ ئەوەی هیچ شتێ لە گۆڕ کەواتە پەکەکە کە خۆی هەڵەوەشێنێتەوە ڕووی لە بۆشایەکەی کە خۆی دروستیەکە، ڕووی لە بۆشایەکەی کە خۆی دروستیەکە بۆشایەکە پڕەکاتەوە. کورد پشت بە تورکیا ببەستێت و دەستوری تورکیا بگۆڕێت، ئەمە یەکێکە لە پەیامەکان. کەس بە ناوی پەکەکەەوە نەگیرێت، ئەوە دووەم پەیامە. تورکیا گەورە بکرێت، تورکیا گەورە بکرێت لەسەر حسابی کورد و دەوڵەتی بچکۆلە بچکۆلە یان ناوچەی خۆبەڕێوەبەری دروست بێت. ئەوەی کە ئەمە بڵێم ئاخر سلاید مستەفا کارەسۆ ئەمەم لە ڕووداوە نەقڵ کرد. کەسیش نەیتوە ئەم قسانە غەڵەتە، کەسیش نەیتوە ئەم قسانە غەڵەتە تا ئێستا یەک زەرام قسەی نەوتووە. بەڵام ڕاستیەکەی ئەمەیە ئەم سلایدا ئەو فەلسەفەی و ئەو مفەکیرەیە کە وحیەکەی ناردووە. عەبدوڵڵا ئۆژەڵان مفەکیرە، من پێی ناڵێم فەیلسوفە، چونکە تا ئێستاکە تیۆریەکی دانەناوە لە ڕووی فەیلسوف و فەیلسوف توانی بێتی زەهن ئەڵێ ئەم بەڕێزە ئەڵێ پەکەکە رازی بوو خۆی هەڵبۆشتە کۆتایی بە خەباتی چەکداری بێنێ، خۆی هەڵبۆشێنەوە. کەواتە پەکەکە بۆشاییکی دروست کردو لە هەر چوار پارچەکەی کوردستان لە ئەفرینەوە تاکو و خانەقین. دوو پەکەکە ئەو بەیاننامەیە ئەم ناوینەوە مانیفیستۆ. مانیفیستۆ پارادایمە، مانیفیستۆ کەلیمە نییە، مانیفیستۆ تێکسبووکە، مانیفیستۆ بەرنامەیەکی تەفسیلیە. خۆی ئەڵێ ئەم پیاوە قسەی کرد زۆر زۆر زیرەکە. من تەسەورم نەئەکرد سۆشیال میدیا بتوانێ هەرچی سۆشیال میدیا شتی نووسیوە نایەتوانی ئەو دێڕە بنووسن کە ئەو کەسەوتێتی. ئەڵێ مانیفیستۆیە پێویستە دەوڵەت و دەسەڵاتیش بێ پەنابردنە بەر هیچ بیانیەک، ئەوەی پێویستە بۆ بە دیموکراسی بیکە. وشەی دیموکراسی لێرە باسی دیموکراسی غەرب ناکە. خەریکە دیموکراسی غەرب کەوتۆتە ژێر پرسیارەوە لە ئەمریکا، لە ئەوروپای غەربی، لە هەمووی. هەر ڕستەیەکی ئەو ڕێنمایە فەلسەفە و هەڵوێستی سیاسیە. ئەو بەیاننامەی عەبدوڵڵا ئۆژان هەم خۆی پڕە لە فەلسەفەی سیاسی و هەم پرشتە لە فیکری سیاسی. یعنی ئەم نزیکەی لەوانەیە 10 مانگ ببێت، ساڵێک ببێت، ئەم مۆزوعە لە ئارایە، ئەم مۆزوعە لە ئارایە و خەڵکە بینێ ئەو بانگەوازە لە تورکیا، لە کوردستان، لە خۆرهەڵات هیچ سەرکردە هیچ بزوتنەوەیکی سیاسی نەیتوانی ئەم هەڵناوە هەڵبێنێ، هیچ کەسێ نەیتوانی و بیکە. لە فەلسەفە شەوا بووە، مێژووی فەلسەفە ژوا بووە. ئەگەر سەیری کە ئەمە هیچ سیاسێکی کورد لەوانەیە لە 75 ئیعلان ئاژبەتاڵ کرابێ، بەڵام خۆ بەرەو ئاژبەتاڵ بۆ بۆشایی نەکرا. لەو کاتا یەکێتی خۆ دروست نەبووە تا بڵێ یەکێتی وەرە شوێن. عەبدوڵڵا ئۆژلان لەم پەیامە فەلسەفی سیاسی مفەکرێکی سیاسی بیری لێ کردوێتەوە بۆشاییەکی گەورە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا دروست دەبێت کە ئەمە لە سۆشیال میدیا بیخوێنەوە هەمووی غایبە. دروستبوونی بۆشایی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا دوو بۆشایی دروست دەبێت، یەکێکیان جیۆپۆلیتیک ئەویتیان ئایدۆلۆجیستیە. پەکەکە ڕێکخراوێکی ئێستا ئەوە نەی ئایدۆلۆجیستە، ڕێکخراوێکی چەکداری نییە. ئەم بانگەوازە نەک هەر کێشەی کورد، بەڵکو کێشەکانی تورکیا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی چارەسەرەکە. کەواتە وجودی پەکەکە ئێستا خۆی گرفتە، خۆی مشکیلەیە. ئەگەر چۆن ئەمە فکر ئەمە کەلیماتی ئایدۆلۆجین،
کێشەی کورد لەمانە حلەکە کەواتە کورد کێشەیە تورک کێشەیە سووریا کێشەیە ئەمە دێڕێکی ئایدۆلۆژیە جاری دەبێت بەم جۆرە لێ بڕوانێت هەڵوێست وەڵسانی سادە بچوو بەراورد بانگوازە ناحەقیکردنی بێڕێزیە بار حاڵەوانە قسەی ئینین بێگومان ئەمە هەنگاوێکە وەرچەرخانی دیموکراسی لە تورکیا هێنێتە ناو ئەمەی من ئێستا باسم کرد ئەوەی بۆ من تازە بوو خۆم حەزم کرد لێرە بێڵێم ئەوشەوەیە گۆڕانکاری لە خۆڕاتی ناوەڕاستە بە نەمانی شت دروست دەبێ بۆشایی دروست هەچی شتێ سیاست دەگەر بۆشایی تیا دروست نەکەی هیچی تیا ناکەی فەلسەفە بۆشایی تیا دروست نەکەی ئینسان کە لە دایک نەبێ فەلسەفە چۆن دروست دەبێت ئەگەر ئینسان نەمرێ فەلسەفە دروست نابێت ئینسان ئەگەر بێ ئەخلاقی نەکات فەلسەفەی ئەخلاق نایەتە ناو کەواتە ئەمای کە پێشکەشم کردن ئەو مداخلەی من بوو لەم دانیشتنی ئەمڕۆ زۆر سپاس بۆ جۆگرتندا دەستەی گشتی ڕێکخراوی ئازادبوون لێپرساوی دەستەی گشتی ڕێکخراوی ئازادبوون کاک تەحسین جان فەرموو ئەوەی کە من لێرە ئاسانی بکەم زۆر بە کورتی ئەوەیە کە ئەوترێ وتراوە سەدەی 20 سەدەی داگیرکردن و دابەشکردنی کوردستان بوو بەڵام سەدەی 21 وا پێدەچێ سەدەی ڕزگاربوونی کورد و سەر لە نوێ داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ بە شێوەیە کە کورد مافی خۆی تیاوەربگرێ جا لەم بارەیەوە ئەم تێفکرینانەی بەڕێز ڕۆژالان تازە نییە پێشتر ئاماژەی پێداوە لە زۆر بۆ نەیە لە ساڵی 92 کە گفتوگۆی ئاشتی لە نێوان سەرۆک ئۆزالی ئەو دەمە و بەڕێز ڕۆژالانە ڕوویدا بە نێوەرگیری خوالێ خۆش و مامجەلال هەر ئەو کاتە ئیساری ئەوە کرا کە بەڕێز ڕۆژالان ئیساری ئەوەی کردبوو کە حیزب ئامان نییە وەسیلەیە وە چەکداریش هەر وەسیلەیە یعنی بۆیە ئەوان ئامادەیان هەیە نەرمی نواندبوو بەرامبەر هەردوو بابەتەکە هەم بڵێ بەرامبەر بوون و ڕێخستنەوەی تێکۆشان لە ڕێی وەسیلەیەکی حزبی ترەوە هەم لەسەر مەوزوعی چەکداری تێکۆشان مطلقە بەڵام خەباتی چەکداری مطلق نییە جاجاری وا هەیە زروفێک خەباتی چەکداری ئەسەپێنێ وەکو لە بانگەوازەکەی ڕۆژەلان خۆشیە هاتۆ لە سەدەی 20 ئەوە حکمی واقعەکە بوو داگیرکاری و نەبوونی دیموکراسی و ئازادی ئەوەی سەرماندە هەر لەم بارەیەوە من قسەیەکی خوالێ خۆجوو سازا سایبم بیرە کە لە دوای ڕاپەڕین بۆ ئێمەی کرد ئەو ئاگاداری دەرەوە بوو ئێمە بەڕاستی لە ناو بیرەکەیە بووین ئاسمانمان بە خەسەری بیرەکە بینی زۆرمان لە دنیامان نەبینی بوو دەرەوەی وڵاتشمان نەبینی بوو ئەو قسەیەکی کردوتی بەراوردێکی کرد لە بینی عێراق و تووشایە لە عێراق وتی بەڕسمی کورد ناسراوە و مافی وەرگرتووە بەیانی ئازاد ئیمزا کراوە بەڵام بە واقع جینۆسایدی کوردەکرێت تی لە تورکیا هیچ وڵاتێک نێ بەخە تورکیا بڵێ کوردی ئینکار کردی بێ و لە دەستوورا سڕی بێتەوە بەڵام لە واقعە مەجاری تێکۆشان بۆ ئازادیەکان و بۆ مافی کورد ئەگەر بە ناوی کوردیشەوە نەبێ زۆر زۆرە کە هەر وایە ئەو بوارە ئیستیغلال بکرێ بۆ ئەوەی کە تێکۆشانی مەدەنی پرە و پێ بدێ ئەمە دوای ڕاپەرگن ئێستاش هەڕاستە لە 6 ساڵی ڕابردووە کورد بە ڕسمی ئینکار کراوە بەڵام بەڕاستی کورد مەجای زۆری بۆ ئەوەی کە کار بکات بناسرێ ڕێکخراوی مەدەنی دروست بکات و لە ئاخریشا حزبی سیاسی لە دوای ڕابردوودا هەپەوە وابزانم دەستی پێکرد و کە پەرلەمانتاریان نەبووچوونەوە ئەوەی کە بە خێرایی بڵێم ئەوەی کە ئەم بانگەوازەی بەڕێز ڕۆژانان لەم کاتەیە دیارە مجەڕەد نییە لە دنیا چکە ئێستا دنیا یەک دنیایە بەسراوەتەوە بێتەوە یەکەمیان من وا تێگەم کە ئەسبابی جیهانی هەبێ ئەسبابی جیهانەکە خۆی لەوا بینێتەوە کە دنیا بەڕاستی لە سەرۆک ترەمپەوە بیکەین بە نمونە کە چۆن بەڕێوە ئەبرێ لە چۆن کەسایەتیەکەوە گەورەترین دەوڵەتی دنیا کە دروستکەری UN و بانگەشەی ئەو دنیا دیموکراسیە غەربیە کرد ئێستا چۆن مامەڵە لەگەڵ سەرۆکی ئوکرانیا و چۆن لەگەڵ هەموو کەیسەکانی ترەکە و پێشتریش لە ڕۆژاوە بینیمان بە دێشتنی ڕۆژاوە چکارە ساتێکی خۆڵخان ئەوە لەلایەکەوە ئەمریکا رووسیا کە ئەفرین لەژێر ڕعایەتیەوە بوو چۆن ڕێگای تورکیایە داگیر بکرێت جا من لەو باوەڕێیان لەگەڵ هاتنەوەی ترەمپ و
لەگەڵ ئەوەی کە شەڕی ئۆکرانیا ژوای کرد ئەوروپا وەکو جیهانێکی تر کە دروست بوو مافی مرۆڤ و گەلان و شت ئیتیمامی پێدرا حتا وەرگرتنی پەناهەندەی سیاسی ئێستا هەمووی گۆڕاوە. ئێستا بەعزێکی زۆری ئەوروپا بەڕاستی پاشەکشەی تایە بەیتیجاهی ئەوەی کە تەسلیمی ناتۆ غەرەبوون لە ترسی ڕووسیا و ئەوەش بەڕاستی ئەوروپا ئێستا پاشەکشەیەکی تایە کە ئێستا لە دنیاە قەڵایەک نەماوە بۆ پشتیوانی لە گەلانی ئازادی خواست وەکو لە خۆناغێکە بە رووسیا و چینمان نەزانی لە خۆناغێکی تر بە ئەوروپامان نەزانی. ئێستا ئەوروپا خۆی لە مەترسی و هینێکی تەنگەژێکی گەورەیە کە پارێزگاری لە خۆی بکە و ئەوە تا پاشەکشەیەک کە ڕاسیست و بڵێنینەکانی ئەوروپا سێرەکەی لەگەشتە سەگنان لە هەموو وڵاتەکان. بە هەموو پێوەرێکە بواە بەڕاستی کورد و پەیەدە و هەروەها پەکەکە خۆی کە لە باشوور گەورەترین دەوریان بینی بەرامبەر داعش هەم کە پارێزگاریان لە حکومەتی هەرێم کرد هەم لە پارێزگاریان لە خەڵک کرد لە خانەقینەوە تازاخۆ و لە ڕۆژاوە دیارەشی دەورێکیان بینیوە و بەلانی کەمەوە 11,000 شەهیدیان بەخشیوە. بەڵام لەگەڵەوە سەیرەکەی ئەو دنیا غەربیە یعنی زۆر حەز بە لێپرساوەتی ناکا بەرامبەر ئەم هەموو قوربانی کە بەخشراوە لە پێناوی پارێزگاری لە دنیا کە داعش ڕەشێکی گەورەوە لەسەر دنیا. ئێستش ئەو بۆمبە مەوقوتانەی کە زیندانین لە ڕۆژاوە هەر هەمووی ئازاد کە هەموو دنیا پڕەکەن لە تیرۆر و لە تەقینەوەوانە. لەگەڵ ئەوەشە من لەو باوەڕام ئەم ئەسبابی جیهانیە پاڵپێونەرێکی ئۆجالانە بۆ ئەوەی کە بانگاوازی بکا کە ئیتر ئەو شێوە خەباتی ڕابرد و خەباتی شەگاری هیچ ناکات وەک پێشوش کە ئەوروپا ژەوەزێت. ناوچەی ڕاستەکەی ئەسبابی ناوچەیش هەیە کە کاک دکتۆر کامەرانی شارێکی پێەیە لاوازبوونی ئێران خۆی ویلایەنە پرۆسەکانی ئێران لە مەنتیقەکەیە کە بتێوە نەتەوێت بەڕاستی ئێران یارمەتی دوولایەنی داوایان یاخود وا حساب کراوە لەلایەکەوە پەکەکە لەلایەکەوە یەکێتی لەگەڵ لاوازبوونی ئەو کە ئێستا هەڕەشەی ڕووخانیان هێرشکردنی لەسەرە هەڕەشەی نەیەشتنی ئەو پرۆسی دروستکردنی چەکینەوەی لەسەرە کە ئێستا ڕەنگە ئێران دیسانەوە هەوڵ با بەس پارێزگاری لە خۆی بکە. بۆیە بەڕاستی ئەوانەی کە لەو فەلەکەی ئاسوڕێنەوە زۆر زۆر پێویستە یاخود یارمەتی لەوەرەگرن بە شێوەی سیاسیان ئاسکەری مەفروزە مشوری خۆیان بخۆن. لەلایەکی ترەوە هاتنە سەرکاری شەرع و پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا وازیحە و هەروەها پێشگە لە شەرع خۆی لایەنە ئیسلامیەکانی تر کە هەر مرتەزەقەی تورکیان ئەوانە دیسانەوە هۆکارێکی ناوچەییە کە بە دڵنیایی کاری کردووە لە هەڵوێستی بەڕێوەژالان کە ئەتوانی بڵێ لە 7 ئۆکتۆبەرەوە لە مۆزۆی غەزەوە دەستی پێکرد. ئەسبابی ناوخۆیی بە دڵنیایی بارودۆخی ڕاوەستاوی ئەو خەباتە ئەو تێکۆشانە لە باکوور و لە کوردستان بەگشتی کە ساڵانێکی زۆرە ڕاوەستاوە تەتەوری نەوعیتیان نییە. یعنی بۆ نمونە لە ناوچەی ڕزگارکراو لە باکوور کە ئەو کاتە هەرێمی پارێزگاری میدیا بوو باس کرا و حاولە و قوربانیشی بۆ درا سەرکەوتوونە بۆ ڕاستیەکەی و زۆربەی زۆری تێکۆشەرانی ئەوان گەڕیلاکانیان ناچار بوو کە لە باشوورا بن. لە هەمان کاتە باڵانسی هێز بە تایبەتی بە تەتەوری تەکنۆلۆژیات و زیرەکی دەستکرد ئەوە کە معلومە دەوڵەتەکان زلهێزەکان مەسلحەتیان لەگەڵ دەوڵەتە داگیرکارەکانێ زیاتر لە گەلێکی ژێردەسە و دابشکرایی و کورد لەو ڕۆژەوە بە دڵنیایی کاری باڵانسی هێزەکە وازیحەکە کاری پێکردووە. خاڵێکی ترکەمە خاڵە گەشەکەیە فراوانبوونی خەباتی مەدەنی کە ئەوە جێی دڵخۆشیە کە دیموگرافیک فاکتەرێکە لە تورکیا بە عەکسی عێراقەوە ئیژەکە ژماری کورد 100 ساڵە زیادەکە زیاتر بە بەراورد بە کورد کە بە تورک کە تەحمیلی نەسەریان کردووە بە لاساییکردنەوەی ئەوروپا و ئەوانە کورد بەرەو ئەوە ئەچێ ببێ بە نیوەی ژماری دانیشتوانی تورکیا کە ئەوە عاملێکی ئیجابیە و خەباتی مەدەنی لەوێ زۆر گەشەی سەنگۆ هەم لە ڕێی حیزبە سیاسی عەلەنیەکانەوە هەم لە ڕێی ئەنەسیتۆ و ئەنواع شێوە حتا کارسازەکانە. لەم بارەیە من قسەیەکی دکتۆر عیزەدین مستەفای ڕەحمەتی بیرات کە عیلاقەی لەگەڵ تورکیا زۆر بوو لەگەڵ کوردستانی باکوور ئەو لە کاتی سەردانەکانیان بۆ ئەوێ قسەیەکی بۆ کردینوتی بەهۆی پرۆسەی ئاشتیەوە ئەوەی 100 ساڵە بووە بە تورک بووەتەوە بە کورد یعنی لەژێر زوڵما بۆ زمانەکەش ناویتی هەمووی بووەتەوە بە کورد. ئەگەر انتخاباتی وابزان 2015 شادیمان کە ژمارەی دەنگی کورد زۆر زیادیە کرد و بەڕاستی کە تورکیا ڕێی لە پرۆسەی ئاشتی کرد و شکستی پێهێنا ئەو ترسە بۆی زانی کە بە ئاشتی کورد زۆر پێشەکەی و گەشە کاوسەرەکەی.
نامێ درێژەی پێبەم لەم هینەیە بەڕاستی گۆڕانکاری لە دەوڵەتی قوڵ ڕوویاوە لە هیچ کە مەهەپە نوێکێکە لە نەرەوەکانی کە ئەوتە ئەوان مبادرەی ئاشتی و هینەکانیان گۆڕیوە کە ئەوە جێ ئەوەیە یعنی جێ ئەوەیە کە ئینسان حسابی لەسەر بکە لەلایەکی ترەوە بڵێن ئەگەرەکە جانبێکی تری جانبی شخصیە کە عیلاقەی بە خودی ئۆژالانەوە هەیە ینی ڕەنگە ئەسبابێک بێت جا ئەو ئەسبابە هەندێک کەس بە نەگەتیڤ لێکیاتەوە لە زیندانێکی سیاسی خەونی ڕزگاربوون و ئازادبوونیەکە ئەوە شەڕیە و یەکێکی ترەوەیە کە ئەڵێن دەرفەتی هەبوو بە جۆرەی ئەو مەسادرەکەمانەی کە لەبەر دەستیشاوە زۆر جوان بە معادلەکان نابچێتەوە ئێستا دنیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیا و کوردستانیش جوانترە بینیە تێگەیشتۆ کە ئەو شێوە خەباتە بە خاباتی شەگاری دەوری خۆی زۆر بە ئیجابینی کە حەقی پیرۆست ینی ڕێزگرتن و ستایشکردنە هەموو کردوونەی گەلانی ئازادی خوازیش بەڕاستی هەمووی ستایشیەکە بەڵام دەوری خۆی بینی ینی کوردی زیم و کردەوە پارێزگاری کرد کوردی ناسان ئێستا کاتی کۆتاییاتە لەم بارەیە هەر ئەو واناڵێ دەمێکە هاوڕێکی نزیکی هەمومان دکتۆر بورهان یاسین 30 ساڵە لەسەر ئەوان نووسێت و بانگەشەی بۆ کات و دەستی خۆش بێ من لە چاوپێکردنیکی میدیاتیڤیا کاک مراد خەرێڵان لەسەر خەدوو بە تەلەفۆن بیرۆڕاکەی دکتۆر بورهانم گەیان لەسەر بە تۆمار لامە هەر ئەو کاتە ساڵی 2023 بوو تەییدی کردم وتی ئێمە عاشقی شەک نین یانی خواخوامان لە کۆڵمان بێتەوە ئەگەر فرسەتێکە بێ بۆ ئەوەی کە خەباتی سیاسی مەدەنی بکەیت بە دەستکاریکردنی دەستوروان من درێژەی پێ نایەم ئەوەی ئەگەرەکان بۆ داهات و چییە بەڕاستی کە هێنێ قسەی لەسەر بکەی سەرکەوتن و هێنانەری ئاشتی و بڵێنکرانەوەی تورکیا بەڕووی ئەمە بەهۆی دەوڵەتی قوڵیان خەباتی مەدەنی تورکەکان خۆشیانەوە سەرنەکەوتنی مبادرەکە من لەو باوەڕیان خود بەڕاستی زەرەری لێ ناکە ئەگەر سەریش نەکەوت چونکە ئەوە ئاشتی خوازی کورد بۆ دنیا سەلمایەوە هەتا ڕادەی ئامادەی بۆ حەلکردنی حیزبەکە و کۆتاییان بەهین هەر لەم ڕۆژانەیە هاوڕێکی تری بەڕێزمان زوبەیر ئایدار لە کەناڵی هەژدقایەتی کرد وتی ئێمە هیچمان تەقدیم نەکردووە ینی هیچمان باز لێ نەهێناوە عەرزێکە کردومانە بە هیوای سەرپێ بەڵام گەر سەر نەکەوت ئێمە هەموو شتەکانی خۆمان یعنی لە شوێنی خۆیەتی و کوردی پێ بەهێزە بێت پێ بەهێز نابێت زۆر سپاس بۆ هەملایەت دەست خۆشکار بەڕێز بێریڤان سپاس دەکەم بۆ ئەم بەڵگەشە ڕاستی دەمیان بەحسی روسای ئاشتی دکەن یان ژی بانگەوازی کورێبەری گیری دکەن دەوێت دەستپێکی ئەم بزانبن رێبەرتەی ji zarokî de em kêşeya nasî yani ji zarokî de her bi em kêşeya jiyan kir û dît ku em kêşeya yani di navberî Kurd û Türk de di navberî yani Kurd û pêkhateyên dîtir de em kêşe hebû ji bo wê jî pêwîst e sereta em rêbertî bidixnasîn demê rêbertî bi dê tevgerê dest pê kir ji xwe ew kêşeyên ku di dibistan de yani qutabxane de pêra rû bûmaye û yani heya geştiye zanîgehê maye yani eva giştek bû wesîleyekî ku ew jî yani wek yani hereketeke wek fikrandinekê bike ku ev hereket û ev fikrandin ji bo gavşkirin ji bo çareserkirinê pirsgirêkê Kurd û Türk bêkirin yani eva bir pirsgirêkekî ku rastî ew pirsgirêka hat diyarkirin ku ne pirsgirêkî rû ji bo mehekê ye pirsgirêkê sed salan e ku yani pêkhateyê Kurd di vê sed salê de û berî wê bi çend sed sala de pirsgirêkê Kurd û Tirka her hebûye yani demen behsê mêjûyê Kurd dikin yan cem behsê mêjûyê dikin em dibînin di mêjû de yani di bîr û baweriyê de her pirsgirêkê Kurd û Fers û Ereb û Tirk çêbiye ji bo wê jî demen behsê vê pirsgirêkna dikin yekem kes ev pirsgirêka tehlîl kir danasî ev pirsgirêka hewl da çareser bike rêbertî bû yani belkî yani qonax bi qonax yani 28 serhildanên Kurda çêbûn lê ema wek rêbertî ew pirsgirêkên ku derketine ji bo çareserî ew pirsgirêka nehat pêş ji bo wê jî yani demê ew kubûna çêbû demê ew kesane ku çêbûn ji bo rastî
پرسگریکی کرد ببین آسته کی چاره سری و دمی پرسیات دیدن کو پارتیک به آوا کرن دوی آوا کرنه ده جخو پکه که هات آوا کرن نام بحثی فسخاندن پکه که دیکن پرسیان بزن پکه که به چه شوازی هاتی آوا کرن جبر اف پرسگریکین کودک کتن بو وسیله کی کوراستی پکه که به آوا کرن جبو پکه که وقت پاراستنی خوابی که پیوستیات دیدن کو شرکی یعنی پاراستنی بکرن یعنی به او شری گری لانات بکرن کو او شرکی پاراستنی بو پارتیین کارکرین کردستان یعنی شبو وجی نه ام بحثی هم ملی جداری دیکن هم ملی ایدئولوژی دیکن هم ملی سیاسی دیکن کو راستی قناق بو قناق پرسگریکی کرد مزنتر بو قناق بو قناق پرسگریکی کرد yani bu çareseri daha beter kar xabat hatin kirin. Rasti devlet Türk her tim daliye xwe da kar xabatê xwe da meşandin ku rast bibe astengê ku Kurd negîne astê çareseriyê. Ji bo wê jî de yani pêvajiyên ku PKK hatiye ava kirin, pêvajiyên ku şerê çekdarî gerîla hatiye kirin. Yani ewa giştî ser herde da yani her qonak bi qonak demê rêbertî pêwîstî didî ku bangekî آشتیه بکی او بانگوازی خود کرد یعنی نودو سیاسیا بانگوازی ربطی هبو نودو ششادا بانگوازی ربطیش بو آشتیه هبو یعنی حیامی 2013 بانگوازی ربطی نه سکناندن جبو ویجی یعنی هر او بانگوازی کو ربطی کری جبو آشتیه جبو نابری کرد و ترک ده او آشتیا بکرن هر هبویا لیل برانبر و دولت ترک به هزین خواه به شرح خواه تایبت به شرح خواه لشگری به شرح خواه ایدئولوژی هر همبر او پرسگریکانه درکه جبوهی مثلا تا روژ ایر پرسگریک کرد و ترک ناتی چاره سر کرن چما ناتی چاره سر کرن جبر هر دمه کو پیوستی هاتی دیتن پرسگریک کرد به چاره سر کرن یعنی نه تنه پرسگریک کرد امیجن کرد و ترک پرسگریک کرد و ترک کرد و فارس کرد و عرب هر تم کتیه روجبی هر تم او بانگوازی هاتی کرن کو اف پرسگریکا به چاره سر کرن یعنی جوخا دمه پیکی که هاتی آوا کرن جهمو بشر کردستان هات آوا کرن نه تنه جبا کوری کردستان هات آوا کرن جبوه جنا پشتی اف کناخین کو ریبرتی بحثی آشتیه کری بانگوازی خواه کریه جوخا جده 2013 شونده yani او هدیتنین ریبرتی به پارێزەران هات برین چما هات برین جبر her دیتن ریبرتی بانگا yani آشتیه dike بانگوازی dike ku ev پروسه به çareser kirin her beraberi ve gelji diket hareketi deme دیتن gel dikere hareketi yani edi her ali bu ev yani pevajute naskirin fıskireke Kürt mezintir dibete naskirin dudere deji yani devlet Türk havdan kir ku او fıskireke yani navberi rebeti u navberi gel de bir dori jbuji ev berine ku hatiye kirin yani hem dibinin pişti 26 salan jezidan kirine rebeti pişti 4 salan jitejit kirine rebeti hem bejin 43 mahan jitejit kirine rebeti yani edi buna khat buhartın yani belki 7 salı bistada dest pekir ev tergara ama dibidin 7 salı bistu yakada ev tergara khabji kir ev tergara edi geç konak ki ku bi cihani ev tergara tane de aslı bakuru başuru rujlat rujava da nema yani bu aslı ket aslı ki ku devletin zilhez bahsede yani pırsgirek ki bahsi çaraseri ki pırsgirek ki yani ama bilmem xapın ku ama başık ambejin erdingariye me rızgar biye Kurdistan geçtik rızgar biye Kurdistan geçtik rızgar ne biye başık jibuveji demere berti di guhartının siyasi çevin guhartının konakda yani hatın kirin jixab ve bangawaziyere berti ku ev demel dawi ku kiriye yani ev konak yani hiç ku ne tane ambejin Kurd pişgiriye ve aştiye biki. Hiç ku devletin Avrupici, devletin ambejin zilhezin dervaji, havirdurji, devletin derdurji, avnaj pişgiriye ve konaketkin gurasi pevisti heye, pevisti pe hati ditin ku aştiye ki naberi Kurd Türk da bekirin. Bu ve bangavaziyere verdi. Yani ne tane yani ambejin vakt yani Kurdin ku döhündür ambejin siyaset ederdikin pişgiriye ve bangavaziye kirin. Yani medit
و هر کسی جدید پشتی بین بانگوازی ریبرتی هم پککه هم پاش هم پگه یعنی وانا جی دیسا دستک دان به بانگوازی وان جبو به بانگوازی یعنی پروژه ریبرتی دانی دست بکریم قبول کریم یعنی او بانگوازی قبول کریم ایدی وان جی کو لبرانبری وی یعنی هلوست وان دست جبو وجنا ام ببینن نهاوت ایمجین بلکه فرکس دبیجن روجاوا او پاس شهید دان پشتی روجاوا او پاس شهید دان به بانگوازی او بانگوازی کوهاتی کرن نت معنی اشبطال کو هر بحثی دیرو کردن بین اشبطال اما نه اشبطال اما بانگوازی که کوراستی جبو گلی کرد جبو پروسه آشتی کوراستی ام بیجن کردستان ده کرد بیدیار کرن او بانگوازی هاتی کرن و هاتی قبول کرن و ایمجی یعنی جبو پشگیری به بانگوازی هم بسازیم و هم ام بیجن به دستگاه این کوراستی دندر روجاوا دا کار خبات دکن دستک دکن به بانگوازی و پشگیری به بانگوازی دکن کوراستی ببین هزی کی کو دمی بده ایمجی ببین یعنی وقت دستکی جره برتی را کنه به پروسه خو آشتی بگنی سری یعنی اف پروسه آشتی تن جبور روجاوا نه در باستاره جبور روجاوا باشور باکور و رشلات در باستاره جبو ایجی اما یعنی جبو ام خودی شهید خودت کردن پیستی راستی به فکر و فلسفه کو ام پیرا بونه پیدا کردن هر وها یعنی او بانگوازی که کوریبرتی کری ایمجی پیشگیری او بانگوازی دیکن جبر او شهیدانی کو سر برگه شهید کردن اوانا جی جبو پروسه آشتی بو نوبری کرد و عرب یعنی زور سپاس رسالة نامەکەت گەیشت باش بەقوربان باش دیارەی ئەشکی نامەکەت گەیشت فەرمونەتوانین تەقێکیش بەردەوامی باش تاني من توازن تشتكي بيجم يعني ده بيتنا إما أن بحثي بحثي عشتي دكن بيست حتى بزانبه يعني أب كشيء ميجوي كو راسي نها ترك وعرب وفارس البرنبر كردا جيان دكن جرب كرد بيجي واسه كو أو جي راسي خدي الفادر كبي أو جي براسي خدي عشتي دروسي فادر كبي بلكي ريبرتي بجيهاني بحث كرد اما هر کس وقت نامه که وقت جلوس که کش به نامه دبینه و سپاس زور سپاس بحقد بك الرسول جلال قتل كدوة أجابات دخلوا في فكرة أنا يبي چونك توازني هيس لرشلاتنا أورادنا برامي أو هزانك أو كاتهبو رجل برهندي كنا بواي بلام أو قران كاريلا إذا كان دروس بو إستكانا بهمو شيوكان لبرهندي كردا هو شتيشي شيرانية كما طرح كراوة إستكانا وأجهي مقابلة كشنبه شتيكي باشا أجهي استفاضل كشنبه خو عمالين لتشات وريني شوازكا لبرهندي كردا خالي كتير إعلاني هالوشانوي بكت خوي لخويا بحقات تحول لخباتك يعني قرانوي بو عقلي ترك شو كعقلتي ترك يعني أو خصوصيتي لتركيا هي زوج جواز خصوصيتي لكروساني إما هي يعني شركاني تركيا لتركيا مشكلة أويا أسيري عقل دستوري ترك يعني مشكلة أويا عقلي ترك لا كسلبية لأستي سلطة سلبية تنها دا بزيوبو أستي جادش بويا أقربتو فكتشكي داننا يا براستي معدل تغذية أو شعورية كصلاة إيوه دايما زين حقد دروس كلبيني تركو لبيني كردا بويا هالرشانوي فككا قراني بو خباتك إتر أبي عقلي ترك بقرة ما دام سرعة كنا معه ما دام ميد بيه شو كتو بحقد أجا ميد لعذاب تشوفك كيف تترك بيه بحقد تنات ولي يصير قوقي بلام كتو بشكل لسن خود حلك أي كيف خباتي كتير كواتا مجالك ذات دروسك بويك تقبل كردن وتيجيشتين بويا قدام علينا لتشك قرانا بوي إذا عقل تركيا إشكالية لدستوري تركيا إشكالية نك بشو كانت
بحقت بۆ پێش ئێستاکانم بۆ لەم کاتێ ئەمە بووە ئەمە بەڕاستی خاڵێکی زۆر بێ ناتوانین لەم کاتەیە لەم کاتەکەمە بچین سەر ئەوەی کە بۆ ئێستا ئەمانە ڕۆدا بۆ ئەمە ئەبێت بەڵام توانێت یەک ئاماژە بۆ بین ئێمە بادام خەریتەکەمان فۆکەسەکەمان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر مهمە بیخوێنەوە ئەو هێزانەی ئیشی تیاکەن ئەی گۆڕن ئەمە مهمە ئەو هێزانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گۆڕن بەڕاستی ئەمریکا و ئیسرائیلە یعنی بە قوسایی سیلاح و خۆشیان ئەڵێ نەشارشارتەوە ئەڵێ ئێمە ئاشتی بە قووەت فەرزەکەین بەڵام خۆشە بێ یەکسەر بە قومبەلە نا محاولاکن بدەون لەمە ڕەجدی باش حواڵی محاولاکن بە دیپلۆماسی بۆ نەبێ بە اقتصادی بە حساب اقتصادی بۆ نەبێ ئەنجا بەچەک ئەگەر بەهاتە ئەمە نەبووە بەڕاستی ئەو خەلخەلەی کە دروست بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیسرائیل و ئەمریکا دروستیان کردووە ئەمەی کە ئەمڕۆ کە ئەکرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەی کە بەڕاست ئۆدالایش کردوتی نەتیجەیە بۆ ئەوە خوێندنەوەیکی ژیرانێ بۆ واقع ئەوروپا وەکو کاپتاسیمتی گەڕانەوەیە ڕاستە ئێستا مەوجەیەشی ئایدۆلۆژی لە ئەوروپا هەیە بەڕاستی مەڕێکی ئایدۆلۆژی هەیە بۆ گەڕان بۆ ئەلوەتەنی وەڵقەومیە ترامپ ئەڵێ ئەمریکا دە فێرست و وڵاتەکانی تریش هەروەها کەواتە هەر ئەو مەوجە ئایدۆلۆژیە کە ئێستا لە ئەوروپا دەستی کردووە گەڕانەوە بۆ یەمینیە یعنی تقریبا خەریکە یەساریەت نامێت ئەمە هیچێکە لە مشکلەکان کە فعلا ئەبێ ئێمە هەڵوەسەری سەر بکەین بەرامبەر بەسەری کورد چیە یعنی ئەڵێم تا ڕادەیەک ڕەنگە ئەمە لە مەسلحەتی دروستبوونی دەوڵەتی کوردی بیافە تەقدیری مەسەلەی چونکە لەبەرەی تەتەوڕەکان بە شێوەیەکی گشتی تەتەوڕەکان بەرەو دەوڵەتی قەومیە ڕۆزیاتر تەتەوڕەکان بەرەو زیاتر بەرەو وەتەنیەتە ڕوا ئەوەی شێکە لە شیرەکەنەکە متوانێت ئیسفادە لەکەین بە تایبەتی ئەوانەی کە یارمەتیمانن ئەوەیە کە ئەم مەوجەیە هیچێکە لەسەر ئەوی دەوڵەتی فاشل نابێت ئەگەر دەوڵەت بۆ هەموو استراتیژیەکە یەک نقطەیە کۆ بێتەوە ئەوەیە دابینکردنی ئاساییکیشی مستەقر بەردەوام ئەوە زۆر مهمە بەردەوام و مستەقر بۆ ئەبنی بۆ ئیسرائیل ناکرێت ئیسرائیل هەر چەند ساڵێک جارێک پەلامار بێت کەواتە ئەو ئاسایشە بەردەوامە ئێمە ئیسفادەی لەوەکەین مقابلەوە کە دەوڵەتی فاشل نەبێت لە ناوچەکەیە چونکە دەوڵەتی فاشل مەسئولیەت هەڵناگرێت ملیشات نێشێت تاقیێ بۆیە ئەمە استفاده هي بو أبريك قال كثير ويمكن لمصلحتي هذه شغالين براسي تطور التكنولوجيا عسكريه يعني عم براسي خاطي جزر وشخانه ليش يعني تو سوفان بالهذا يعني بالانسي شكي كل لقل اوانا فرق جزره كي يصادي هناك يا رجل طيب يتوسري والله باش من حسب كم شتيك لقد كان من استعيد كان بوي بشان وش إعادة نكية كأوي مسألة أمريكا وإسرائيل وأوروبا وكيف شوني نا أوروبا نا أمريكا يعني برأيي من يعني أو استعيد كان نبرو بشان نبوي وكاتي كوريجي بس حياة مكان إيجابية نيجاتيفة إيجابية برأيي من أو كاك عاد الجام فن كعادل يشي يقول كومونيست راديكال كان الروتي كومونيست والزنداني السياسي بيكو بين أمر سوريا هشتي سيك الدرجاش كا أمجاد تتدلو دواي أوا يشي كلا شالا كوانا كاني بزوتنەوەی باکوور و باشوور و ڕۆژاو هاچۆن وەست دەکەم لە فەرمی بەردەوام بە تو ئەسحابە کەوتم بوەستە بوەستە گەمە هاوڕێ لە خۆم گەورەترم بۆیە بەفەر كاتو جدا كاتو زيادة دەستە خۆش بێ سپاس بۆ هەمووان کە دانیشتون گفتوگۆ لەسەر شتێکی مێژوویەکەی بەڕاست یعنی ئەو بانگەوازەی بەڕێز ئۆژەلان لەسەر ناوەڕۆکێکە کە وەک بانگەواز نەبووە کوردستان ئەمە کە لە باشووری کوردستان لەلای پێمەوە زۆر هەڵات هەڵەسەندێنێ لەژێر ناوی ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیکە یعنی بانگەوازەکەی بەڕێز ئۆژەلان ڕوو لە کۆمەلگەی ڕوو لە دەوڵەت و دەسەڵاتەکان نیە و لە چارچۆبەی کردنەوەی دەسەڵاتدارەتیان نییە بۆیە جیاوازیەکەی ئەوەیە لە باشووری کوردستان ئێمە لێی تێناگەین واکەویدا تەقەکردن لێی کە بە شێوازێکی جیاواز هەڵسەنگاندنی لەسەر بکەین
بەڵام من ڕەوتی تێگۆشانی بەڕێز ئۆجەلان لەو ئاراستەیە کە هەمیشە پشتبەستە بۆ بەشکردنەوەی تیۆری سەرکراو لەسەر ئارادانی بنیادینیە کە تێکۆشانی گەردونیە و گەلی کوردیش لە ناو ئەم هاوسەنگیا چ جێگەیەکی هەیە لەبەرەوە نەچۆتە ناو ئەوەی کە بێوێ دەوڵەتێک دروستکات دەسەڵاتێک دروستکاوە هێزێک لە ناو ببات و هێزێکی کە بێنێ هێزێکی پێکەوە ژیان دروست دەکات لە ناو بنیادە کۆمەڵایەتیەکانە بەڕێواچێ لەبەر ئەو ئەساسەیە کە ئیتر ئێمە لە باشووری کوردستان و هەمیشە خۆمان نەگەینە سەر تێگەیشتە ڕۆژاواییەکان و ڕۆژاوا بە بناغاگرین کە ئەوانن ئەتوانن ئاڵوگۆڕ دروستکەن و وێنای نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن لە کاتێکا لە لای بەڕێز ئۆجەلان پرۆژەی کۆمەڵگەی دیموکراتیک لە لای بەڕێز ئۆجەلان هەیە و پرۆژەی ئیسرائیلی و ئەمریکی و تورکی و دەوڵەتنەتەوە خۆرئاواییەکانیش هەیە ئەم ناوچەیە لە سەرنجامی پرۆژەی دەوڵەتنەتەوە خۆرئاوایی دامەزراوە لەبەرەوە هەمیشە هەموو هێزەکان کۆیلۆ بەکرێگیراوی هێزە هەژمونیەکانی دنیا بوو بەڕێز ئۆجەلان ئەمەیشی کردەوە و ئەمەی لێدا بۆیە ئێستا لەسەر ئەساسی کۆمەڵگەی دیموکراتیک هەڵسەنگاندنێکی لەو شێواکە و پەکەکەش وەکو تەفسیری ڕێکخراوەبوونی پارادایمی بەڕێز ئۆجەلان یەکسەر لە کۆدەکانی تێگا و هاوکاریەکات بۆیە پرسەکە گەر ئێمە بین لە ژێرەوە سەیری بکەین وەک لە باشووری کوردستانەوە یەکسەر قسە لەسەرەوەکەن چەکدانانە ئەمە چەکدانان نییە ئەگەر چەکە قسە لەسەر چەکیژەکە مەرجی هەیە مەرجەکەی چییە؟ دروستکردنی هەلومەرجێکی یاسایی و دیموکراسیە کە دەوڵەت بیخۆکەنە بۆیە دوو بانگەوازیە بانگەوازێک لە دەوڵەت کە بە شێوازی دەوڵەتی ستاتۆگەر وی ناوەندگەرا نەمێنێت ببێتە کۆماری دیموکراتیک کە لەسەر ئەساسی یەکێک بەندەکانی ئەڵە ناسنامەکان لەسەر ئەساسی ناسنامەکان ڕێکخستنەکان ئازادیەکانی بیرروباوەڕ و ڕەگەزەکان بەڕێوە بچین بۆیە ئەمە بۆ دەوڵەت کۆمارێکی دیموکراتیک دروستەکە لەسەر ئەم بنچینەیە بۆ کۆمەڵگەش ئەڵە پێویستە کۆمەلگا لەسەر ئەساسی هەبوونەکانی خۆی بەڕێخستن بکەوە گوزارە لە خۆی کات و پێکەوە ژیان دروست بکە بۆیە دوو ئامانجی تیا هەیە لە چوارچێوەی چییە؟ هەم دیسان بۆ دەوڵەتیش لە چوارچێوەی کۆمەڵگەی دیموکراتیکە هێنێتە ئاستی ئەوەی کە ئیتر ناوەندگەرایی لە دەوڵەتە نەمێنێ و ئەو پارادایمەی کە هەموو ناوچەکان و هەموو پێکهاتەکان و هەموو دەڤەرەکان بتوانن شێوازی خۆیان لە بەڕێوە بردنە بەڕێوە ببن و پێکیشەوە بۆ کۆمەڵگەیەکی دیموکراتیکی فراوان فرەڕەهەن پێکەوە بژین بۆیە پارادایمەکە پارادایمێکی فەلسەفی مانیفێستۆیە کە وەک بەڕێزی شیوتی مانیفێستۆیەکە یعنی لە ئاستی مانیفێستۆیە کەمتر سەیری بکەین چونکە بۆ هەموو شتەکانی فەلسەفی علی بەڕێز ئۆجەلان ناتۆ لە 1 2 3 4 ئەکاتە پێنج ڕێک کۆمەڵگەی دیموکراتیک بۆ نمونە ناسنامە جیاوازیەکان و دیموکراسیەتی کۆمەڵایەتی بە دەوڵەتی ژەڵێ کۆماری دیموکراتیک یعنی ئەمانە کە باسی دیموکراتیکەکە یعنی دیموکراسیەکە یعنی ئەوەی کە ئیتر تەواوی کۆمەڵگەی چڕ کردوتەوە هێناوێتی لە یەک کەلێمە کۆی کردوتەوە ئەمە پێویستە بکەیت بۆیە شیکردنەوە ناکە ئەوەی شیکردنەوە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئێمەش وەکو ئەرک و بەرپرسیارەتی خۆمان چوەک کورد چوەک مرۆڤ و چوەک ئەو هێڵەی کە لە باشووری کوردستان وێرانگەری دروست دەکات پێویستە ئەرک و بەرپرسیارەتی خۆمان یەکەم تێگەیشتن بێت لەمە بەناوەرۆکە ئەسڵیەکەی وەک ئەوەی کە بەڕێز ئۆجەلان پێشکەشی کردووە دوو هاوکاریکردنی ئەم پرسە لەکوێوە لە ڕێگەی تێگەیشتنێکی جوان و خۆپاکردنەوە لەو باگراوندا ڕۆژئاوایی ئیسلامگەرایی کۆنەپەرستی دواکەوتوی میلیگەرایی کوردەوە کە هەمیشە خۆی بچوو دەبینێ و لە چوارچێوەی پرسێکی خۆ بچووکردنەوەیە هەمیشە هانا بۆ یەکێکی گەورەتر لە خۆیە با کە بیوێ لە چوارچێوەیەکە شتێکی پێ ببەخشێ ئۆجەلان ئەڵێ ئێمە هیچ کەس خێرمان پێ ناکا هیچمان پێ نابەخشێ ئەوە خۆمانێ نەتوانین بە تێکۆشان و بەردەوامی لە تێکۆشانە بەدەستی بێنین بۆیە پرسەکە پرسی چەکدانان نییە پرسی پاگراوندێکی فەلسەفیە کە لەسەر ئەساسی کۆمەڵگەی دیموکراتیک پێشێر کراوە و هەموو لاوایەکانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ڕەگەزی بەدەستەوەگرێ بە چارەسەر دەست خۆش بێت زۆر ئێوەش دەست خۆش بێت تەوان کاک عادل هەر لەم بوارە چوار کتێبی نووسیوە هەر بۆ ئاگاداریتان ئینشەڵا بە کتێبەکان نێنێ بلێرە داینێ بۆ دوای پێش بۆرە شتیکردنەوەی کرد ویستم نیشانە قەیچێکە ئەوە مناقەشەکە ناکەین بە مناقەشەی دوو کەس بە یعنی ئەوەی کە ئەڕوا دوایەوە بەخێر بێت سەرچاو وەک بناسیێنی زۆر من ڕستازی چارەکی سیاسی و ئەندامی کۆمیتی ئازادی وەچانە بەڕاستی گرنگە منەمەوێت بە خێرایی چکە لەوە چێ دەرفەت نەبێ بۆی کە بتوانانی زۆر سەرم بابەت بکەیت بۆ زۆری شەڵەگرێت سەدان کۆبوونەوە گفتگۆ پرسەکان کە بەزەوەی کە گرنگە منەمێت لێرەدا باسی بکەم ئەبێ بڵێن پەکەکە با بڵێن هێزێکی خۆ دروستکەرە لەناو فکرێکدا کە خۆی بەڕێخستن کردووە
کەواتە پەکەکە بە بەردەوامی خۆی ئەبدێت دەکاتەوە خۆی نوێ دەکاتەوە و ڕخنە لە خۆی دەبێ و پێشقسم دروست دەکات بۆ چونکە لە پرەنسیپەکانی ئەودا بە هەندگرتنی ڕخنە بە بنەمایەکی استراتیجی دەبینێ لەسەر ئەو پارادایمەی کە ئێستا چێ لە ڕۆژهەڵاتی ناوێندا وەکو ئەو بەڕێزەکە ئیشارەتی بە بۆشایی سیاسی داوە خاڵێکی وەرچەرخان هەیە تەنها هێزێکی فکری لە ناوچەکەدا گوزارە لە خۆی دەکات و هەنگاو دەنێ و شرۆڤە دەکات پارادایم ئۆچالان کەواتە بۆچی لە ساحەکەدا هەموو تێک دەشتێن و باڵەکان لەناو دەچن و بەسەر ئیسلامی سیاسی پاشەکشێ دەکات و دەوڵەتنەتەوە پاشەکشێ دەکات و دەوڵەتەکان لە ئەنجامی بێڕۆحیان هەڵدەوەشێنەوە کەچی پارادایمێک ئەتوانێت دەوڵەتنەتەوە یا سەرمایه‌داری یا هێزەکانی هەژمونگەرە دەچنە ئیمڕاڵی لەگەڵیدا گفتوگۆ دەکەن کەواتە ئەبێ بزانین ئەم هێزە ئەم تێگەیشتنە ئەم فکرە گەشتۆتە قۆناغێک کە ئەتوانێت پێناسەیەک بۆ مرۆڤی نوێ بۆ ژنی نوێ بۆ ژنی ئازاد بکاتەوانێ کە کاریگەریەکانی لەسەر کۆمەلگا لە ناوچەکەدا بەهێزتر و بە فراوانتر دەرکەوتووە ئەوەی کە گرنگە لێرەدا چیە کۆمەلگەی تورکی بەدەر لەوەی کە ئێستا شەڕێکی زۆر فراوانی لە ڕێی ذهنیەتی ڕاستیستەوە لە ذهنیەتی فاشیزمەوە بە درێژای 100 ساڵ دەست باس بکەین کاریگەریەکانی گەشتە قۆناغێک کە با بڵێن ئاسیمیلاسیۆنی نەتەوەیەک دەکات لەوێ بە ناوی کوردەوە یا ئەرمەنەوە ئەوانەوە ئێستا ئەم نەتەوەیە لەژێر کاریگەری سیاسەتی بەردەوامبوونی فاشیزمدا لە توانەوەی نەتەوەکەی خۆیدایە بۆچی چونکە لەگەڵ پارادایمی پەکەکەدا لەگەڵ پارادایمی ئۆچالاندا بەریەککەوتنێکەیە سیاسەت و تێگەیشتنەکان بەریەک دەکەون لێرەدا لایەک سەر دەکەوێت لایەک پاشەکشێ دەکات ئەوەی کە سەر کەوتووە و خۆی سەلماندووە ئەم پارادایمەیە کە لە چوارچەوەی نەتەوەی دیموکراتدا خۆی پێناسە دەکات بە ئەو سێچم کە سەرەکیەی کە هەیە نەتەوەی دیموکرات پیشەسازی ژینگەی کۆمەلگەی ئابووری کۆمیناڵ لەم سیانە داتوانێتی کاریگەریەکانی بگەنتە ئاستێک کە ئێستاچێ چاوەڕێ ئەوە دەکرێت کە ئاشتی کرد ئاشتی چییە؟ ئاشتی بۆ ئاشتی چارەسەریەکە ئاشتی چارەسەریەکە بۆ ئەو قۆناغەی کە لە ڕابردووە هێناوێتی ئێستا بەریەکەوتنەکان و شەڕ و با بڵێن هێزی چەکداری و هەموو ئەوانە کە هێناوێتە کایوانێ ئێستا دەسەڵات سیستەم پێویستی بە وەرچەرخانە ئەو وەرچەرخانە لەکوێ دەبینێت لە ئیمڕاڵیەوە دەبینێ بۆ لە ئیمڕاڵیەوە دەبینێ چونکە حقیقەتێکی بابی سەلمێنین ئەوەیە لێوە ئاشتی دەستەیەەکە کەواتە کەسێکی زیندانی بۆ تەچنە لای بۆ ئین دەکەن کەواتە ئێمە ئەبێەوە ببینین ئەو هێرشە قوڵەی کە ئێستاچێ لە سۆشیال میدیادا لەسەر ئەو تێگەشتانە هەیە هەڵەیەکی گەورەی تێدا بۆچی لەبەرەوەی هێشتا تێگەشتنی خەڵک بەگشتی بمبەخشن لە ئاستێکدا نییە کە لە تێگەیشتنی بۆ پارادایمەکانی ئۆچالان یا تێزەکانی ئۆچالان یا ئەو پرسێکە زۆر بە خێرایی کە خەڵکی شۆک کردووەکو بەڕێزێکی ژووتی و مێشتی هەمووانی دەقام ئەو ژەیەکە بەپەکە دەڵێ چەکانت دانێ خۆتەوەشێنەوە یعنی خۆت ئەبدێت کەرەوە خۆ نێ بکەرەوە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە وەرچەرخانێکی زۆر گرنگە لە سیاسەتی نوێی سەردەمدا بۆچی چونکە لە بەدیلێکدا بۆ ئەو فەراغە سیاسێکە لە ڕۆژهەڵاتی ناویندا دروست بووە تاکە هێزێکی پرمۆراڵی بە ئیرادە کە بەدیل بێ بۆ چارەسەری تەنها ئەو فەلسەفەیە کە ئێستا بە ڕێبەرایەتی ئەو هێڵانە دەکرێت کە ئەو فکرەی هەڵگرتووە لە ناویدا پەتەکە هەیە کە جەکە هەیە هێزی باشوور هەیە هێزی باکوور هەیە و هەزاران ڕێکخراوێتن لە جیهاندا کە ئێستا لەسەر ئەو پرسە خۆی پێشخستووە کەواتە یەکێک لە زیندوترین شتەکان ئەوەیە کە ئێستا ڕۆڵی ژن لە نێو ئەم پرۆسەیەدا باڵاترین خاڵی جەوهەریە کە ئەتوانێت گۆڕانکاری جەوهەری بکات چونکە دەبینی تەحلیل و تەفسیرەکانی ژنان زۆر کاریزماترەوە لە پیاوان بۆچی ئەوە وایە چونکە ئەو ڕێگەیەی کە چەسانەوەی زیینی لەسەر ژن هەیە باشە ئەوەندە لەسەر پیانێت چونکە پیا خۆی لە ناو پرۆسەی دەوڵەتنەتەوەدا کاری سیاسی خۆی دەکات و دەسەڵاتی بۆیە ئێستا پرۆژەکە بەڕاستی گەشتۆتە ئاستێک کە تێگەشتن ئاسان نێرەی هۆکارەکەی ئەوەی ئێمە ناتوانین تەحلیلێکی سیاسی بۆ تێزەکانی ئۆچالان بکەین لەم قۆناغەدا هەرچەند ئەوەی ڕابردووش کە زۆر بە فراوانی باس کراوە ئێستا زۆر لە با بڵێن کتێبەکانی بەڕێز ئۆچالان لە ڕابردوو تا ئێستاتەوەم یەک تەقم بیتێ لە ڕابردوو تا ئەو کتێبانی لەوانەیە ئێستا زۆر لە کتێبەکانی کە لە کاتی خۆیدا زۆر کاریگەر بوون جێگرتووە ئێستا پێویستمان بۆیە کتێبەنیەکانی خوێنەوە و چاوەڕێوەش با بکەین بە بڕای من کتێبی تازە ببینین تێزی تازە ببینین کە بتوانێت کاریگەری تەواوی لەسەر کۆمەلگەی تورکی هەبێ کە بتوانێت کۆمەلگە گەلی تورکی خاوەنداری لە ڕێکەوتنی ئاشتی بکەن نەک دەسەڵاتی سیاسی لە دەوڵەت تورکیا زۆر سپاس بۆ مولایەکە خۆت بناسیێنی زۆر سپاس
هو سيفا ئەمە لای خۆمان هەڵێگری بڵاویشی کەمە باشتر ئەدا ئەو دوایەکەی بە دەستوڕا ئەو دوای پرسی لێ وەرەگری سڵاو و حرمەتم هەیە سپاس بۆ ڕەخاندنی ئەم دەمەتەکە و گفتوگوۆیە پێگومان ڕۆژەوەکە مژارەکە هەڵدەگرێت زۆر زیاتر قسەی لەسەر بکات. بناسین من مامۆستا محەممەد بەکر بەڕاستی گرنگە گفتوگوۆی لەسەر بکەین دڵنزمیەکیش بنوێنین لەوەی کە خەوڵ بدەین تێبگەین نەک بە ذهنێکەوە بێنێ نێو دەمەتەقەکانەوە بڵێ تێگەیشتوم و هەموو شتێک لای منەوە ناوەڕۆک و پەیامەکە تێگەیشتوم و نیتر دڵنزمیەک بنوێنین بۆ چیوا دەڵێم کاتی خۆی کاتێک کە یەکەمین دادگایی بەڕێز ئۆجەلان کرا لە نێو ئیمڕاڵیدا نە دادگای مافی مرۆڤی ئەوروپا بەڕێز ئۆجەلان مانیفێستێکی پێشکەش کرد بە ناوی مانیفێستی چارەسەری دیموکراسی لە دوای مانیفێستەکە پەیامێکی لە ڕێگەی پارێزەر مەحموود شاکار ناردبوو بۆ پەکەکە پەیامەکە تۆزە دوورودرێژ بوو بەڵام لە نێو پەیامەکە دەستواژێکی تیابوو زۆر گرنگ داوای لە پەکەکە دەکرد سێ جار تکایە تێم بگەن پێم وابێ پەکەکە زۆر تێنەگەیشت بۆیە لەم پەیامەی لە ڕاگەیاندرای پەکەکەدا پەکەکە ڕەحنەدانی خۆی داوا ئەگەر مرۆڤ سەرنج بدا دەڵێ 20 ساڵ لەمەوە پێشە وایە ناوەڕۆکی ئەم پەیامە ئیشمان لەسەر کردا یعنی هەڵوەشانەوەی پەکەکە ئیشمان لەسەر کردا حتا بەڕێز وزەرانیش لە پەیامەکەیدا بەڵێ بۆ باشە ڕەحنەدانێک لە پەکەکە دەکات دواتان خستم ئێوە نەکانیش خۆتان دووبارە کردەوە منیشتان دووبارە کردەوە بۆیە لە نێو ئەم پەیامەشدا من بێگومانم هەموو خەموو مەڕاقی بەڕێز ئۆجەلان بۆ پەکەکە نەکوە ئێمە پەکەکەیە کەوا بڵێن هەواڵی بە دەردی خۆی دەڵێ هەرە نزیک و هەرە ڕەنجدەری 40 ساڵ و 50 ساڵن جێگەی خۆی تێدا گرتووە من بێگومانم بەڕێز ئۆجەلان هەموو مەڕاق و خەمی ئەوەیە کە پەکەکە لی تێبگات ناوەڕۆکی ئەم هەیە من تێبگات و زۆر گرنگیشە ئێمەش دەستەک بین بۆ ئەو تێگەیشتن بەڕێز پێم وابێ عادلیش باسی کرد ناوخنی ئەم پەیامی بەڕێز ئۆجەلان مانیفێستێکە من بۆ خۆم لەو باوەڕەدام لە 12-13 ساڵی ڕابردوودا دەرفەتی بەڕێز ئۆجەلان نەبووە ئەوەی کە نووسیوێتی بیخاتە دەرەوەی زیندان یعنی لە دوای ئەو 5 مانیفێستۆیی پێم وابێ پێدەچێت 2 تا 3 مانیفێستی تری نووسیبێ بۆڵام سزای گۆشەگیر و سزای دیسپلین دەرفەتی پێ نەدا بیگەێنێ بەڵام لە نێو پەیامەکەیدا بە یەک دەستەواژە گەیاندێتی ئەویش کۆمەڵگای دیموکرات و دەستەواژەی سۆسیۆلۆژیای کۆمەڵایەتی ژینگەیی مێژوویی کە پێم وابێ ناوەڕۆکی مانیفێستەکەی لە نێو ئەم مانیفێستەیە مەسەلەی هەندێشتی تەکنیکی بەڕای من تەکنیکی مەسەلەی چەکدانانە مەسەلەی هەڵوەشانەوەی پەکەکەیە یعنی بەڕێز ئۆجەلان 20 ساڵەوە پێشێت پەکا بۆشێت پەکەکە تەواو خۆی دووبارە پەکەکە وەک چۆن لە نێو مانیفێستۆکان لە بەرامبەر دەوڵەت نەتەوە ڕادەوەستێ هاوکات لە بەرامبەر سیستەمی پارتیش ڕاوەستاوە ئیتر کۆمەلگا شایەنی ئەوەیە هیچ کەس سەروەر و سەرداری نەبێت کۆمەلگا خۆی ئیدارە بکات حتا نەک لەگەڵ دەوڵەت و پارتانیە بەڵکو لەگەڵ خولی پەیوی دەستەواژەی سازی و دامەزراوە و ڕێکخراویشدانێت ئەمڕۆ من هەستەکەم لە ڕاگەیاندراوەکەی پەکەکەدا کەمەهەی دڵخۆشیم بوو بەڕاستیش ئەوە بوو کە ئەڵێ ئیتر گەل بۆ خۆی سەرکردایەتی پڕاتیکی تێکۆشانی ئازادی گەلی کوردەکە یعنی بۆش پەکەکەن ئەنجا لەم چوارچێوەیەدا یەک نیو خولە بەتوانم ئەوەندە بڵێم لە مێژوودا 3 پرۆژەی گرنگ هەبوون کە زەرمەندی گەورە بوون بۆ کۆمەڵگاکان و بۆ گەلان یەکەمیان پرۆژەی ڕاهیبەکانی سۆمەر بووە کە خۆناغی کۆیلایەتی لەگەڵ خۆی داهێنێ نەهامەتی هێنا دووەم پرۆژەی دەرەبەگایەتی بوو هەر لە ڕۆژهەڵاتی ناوینە نەهامەتی گەورەی هێنا سەرمایەداری شەڕی جیهانی یەکەم شاهیدە کە چی بۆ گەلان هێنا ئەم پرۆژەی ئێستای کە ئیسرائیل ئەمریکا دەستی پێ کردووە کە
بە خودی پرۆژەی هەژمونگەرای مۆدرنیتەی سەرمایەداری دەبینم ئاکامێکی زۆر خراپی بۆ ڕۆژهەڵاتی ناوین دەبێت بەڕێز دۆجاران نەڕێ ئەم پرۆژە و مانیفێستەیەوە دەیەوێت ئاستەنگێکی مەزن بێ بۆ ئەو پرۆژەی مۆدرنیتەی سەرمایەداری دەیەوێت لە ڕێگەی پەیامی ئاشتیەوە هاوبەشی و پێکەوەییەک لەگەڵ گەلانی ناوچەکەدا دروست کات و ئەو پرۆژەی مۆدرنیتەی سەرمایەداری نەهێڵێت لە سوارچەوەی قازانج و چاوچنۆکیدا کارەساتی مەزن بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوین بێنێ سپاس لەو ریزە نەبەست دەستی کاک نەبەست دەستی بەرزکەوتچی کرد کاکە فەرم کاکەوانجا فەرم فەرم ئەرە وەڵاتی باش والله جاي كنت بزورني وانا كون جفر كون جفر زور سپاس مركزنا لما تقول اوستي زور بكردي ابراهيم ابراهيم ده بقالي من رهندي كيتلو براسي فما ما ده كنت بقول الى نفسي رابع كتبي بيرو باوريا ايديولوجيتي بكاو ايديولوجيتي لو فاكتيك امره زين دوين صد صار لك ومالكوشي لتهجير كردن للتدريج لزيداني كردن اشكال لدان تهميش كردني قالي كرد لباكوري ودوين شل صار لخباتي شقالي ونخبر رشدن وزبر لي كتر وشاندن وخاطر كردن وسياستي السوكماكي دولتي تركيا برامبر بكرد پێم وایە کاتێوە هاتووە کە سیاست مەداری هەردوو لە بیریانەوە کردوەوە کە 100 ساڵی تریش ئەمە بخایێت لە ئەخیرا گەلی کورد و گەلی تورک هەربێ لەسەر بێزی دانوستان دانیشتن و هەربێ یعنی من پێم وایە ئەمە قەناعەتێکە بە تاقی تەنیا لە لای سەرۆک کۆچاران دروست نەبووە بەڵکو لە لای سیاست مەدارەکانی تورکیش ئەمە چەکەرەی کردووە ئەم پرۆسەیە بەڕێی من وەکو کاک تەحسینیش ئیشارەتی پێیە ئەمە تازە نییە یعنی بڵێ لەم مانگەیە لەم دوو مانگەیە ڕەنگە تەمەنی ساڵێک یان 2 ساڵ یا زیاتریش بێت و پێم وایە پرۆسەیە لە پرۆسێکی زۆر داخراوە بووە ئەوەشی کە لەگەڵ باشوورا کردیان ئەوەی شاندی ئیمراڵی هاتن پرسە گورگانەیەک بوو ئەوەی هەنیە لە فیگەری بەکەکە هاتبوو لەگەڵ ڕۆشنبیرانی کورتمانی پێشوو قسەیان کرد ئەمەش دووبارە هەر پرسە گورگانە بووە دینەشتەکان زۆر دەمێکە بڕاوەتەوە و تەنانەت ئێمەیکێ لەو پرسانی تێکێ لەو فیگەرانی بەکەکە کردمان ئەوان حەزیان نەکرد و نایانەوێ لایەنی سێم کە کۆمەڵی نێودەوڵەتیە بێتە ناو ئەم پرۆسەیەوە حەزیان نەکردووە لەبەرەوە لە بینی تورک و کوردایە تەنانەت کوردی باشوور و بەشەکانی تریشیان بەشداری پێ نەکردووە لە باشوورە تەوەجوهێکە بۆ خۆم هەمومان نەزانین کە خۆکاری نائارامی ناسەقامگیری و پەکەکە بۆ تەمای موشکیلە بۆ ئێمە موشکیلێکی مستەورەدە بۆ خەڵکی باشوور و تەوەجوهێکی تریش هەبوو کە تەوەجوهێکی کە کەمینەیە دەروێشانەیە بۆ ئایدۆلۆجیای پەکەکەوە ئایدۆلۆجیای عەبدوڵڵا کوچاران بەڵام هەروەکو دکتۆر کامەران باسی کرد ئێستا ئەمەنە شۆڕبەکار و ئەمەنە ڕابەکار و ئەمانە بە تایبەتی لەم کەیسەیە ئەمەنە زۆر بوون غەریب لەوایە ئەم ڕیزبەندی کە پێشتر ئەم کەسانی کە پێشتر دەیانون پەکەکە بۆ تەمایی موشکیلە بۆمان ئەمان داکۆکی کارن لەوەی کاڵێن نابێت پەکەکە چەکدا بێت و ئەوانەشی کە پێشتر لەگەڵ خەباتی چەکداری و پشتیوانی پەکەکەیە بوون ئەمان ئێستا لەگەڵ پرۆسەی ئاشتیان یعنی ئەم تەناقوزە بەڕاستی من بەدیەکەم لەو دەیان مەقال و شتێک کە لە سۆشیال میدیا و لە میدیاکانە بڵاوە بێتەوە بە قەناعەتی من ئەگەر بێت و ئێمە بەشێک لە گفتوگۆکانی ئەمڕۆمان باس دەوە بکەین ئەرکی ئێمە وەکو باشوور چییە چونکە شۆڕەکردنی سیاسی ئەمەنە کرا وابزان هەموو شتێ وترا بەڵام ئێمە مادەم پرسمان پێ نەکراوە ئەمە بژاردەی کوردی باکوور خۆیەتی بژاردەی پەکەکە خۆیەتی با لێیان گەڕێین من پێم وایە هەنیە مۆزوعی هەستیان نەوروژێنی
هەنگێ زمانی زبر و ئەمانە بەکار نێنی باسی ئاش بەتاڵ نەکەیت باسی یا پشتیوانی کوێرانە نەکەین ئێمە ڕەنگە بێدەنگی باشتر بێ وەک لەو قسانە بەڕێی من و ئەگەر بێت و ئێمە وەکو زۆر هەموو برادران باسی ئەهەمیەتی پرۆسەی ئاشتیان کرد هەم بۆ ناوخۆی تورکیا بۆ باکوور هەم بۆ باشوور هەم لە هەموو خۆتەڵاتی ناوەڕاستە ئێمە بەشێکیش مناقەشەی ئەوە بکەین کە چیمان پێکێ بکەین. من هەنگی خاڵم نووسی و ئەتوانم ئەوانەتان کە حەستن دوای بۆتان بنێرم بەڵام یەکێ بەشێک لەو هینانە سازدانی مەسەلەن دیدارێکە لە شارەکانی هەرێمی کوردستان بۆ ڕۆشنبیرانی کورد و تورک بۆ گفتوگۆکردنی پێکەوەژیانی ئاشتیانی گەلانی ناوچەکە و لەو میانەیەشدا باسی گۆڕینی دەستور و مافەرەتەوەی و سیاسی و کلتورەکانی کورد و ئەمانە بکەین. ئێمە بەڕاستی هەنگێ شرۆڤاکەین لەبەرەوەی پرۆسەکە ئەمەنە داخراوە نازانین سەقفی داواکاری کورد پەکەکە چی بووە چ گفتوگۆیەک لە ناوخۆی تورکیا لە بینی سیاسەتمەداری تورک و کووردا ڕوویاوە یعنی ئەمانە هەمووی مۆقتەیات ئەمەنە کەمە لە بەردەستمانە شرۆڤەکان هەمووی ئەچێتە بابی تەنزیرەوە وەک لەوەی شرۆڤێکی سیاسی واقعی بێت. هەنگێشتی تریشەیە ڕەنگە ئەم پرۆسێ بە قەناعەتی من عملێکی تاریخی دوور و درێژە یعنی ڕەنگە بۆی تۆ ژیانێکی ئاشتیانە لەگەڵ پێکهاتی تورکا دروستی لە تورکیایە یا لە ناوچەی خۆتەڵاتی ناوەڕاستە پێویست بە 10 ساڵ 20 ساڵ بێ بۆ ئەوەی ئەو برینەی کە 100 ساڵ یا زیاترەکە لە جەستەمانە بۆ ئیستا ڕێژی پێی پێویست بە 10 ساڵە و لە ڕابردووی لە داهاتووی دوورە ڕەنگە من لێرە نووسیمە مەسەلەن سازدانی فیستیڤاڵی هونەری و ئەدەبی بۆ هونەرمەندان و ڕۆشنبیرانی کورد و تورک بەسەرەن تۆ لە سلێمانیە توانی ئەوانی کە دۆستی تورکن بۆ ئەوەی ئەم پرۆسەیە ئەم ڕقە ئەم کینەیە کە 10 ساڵە هەیە تۆ ئەتوانی مەسەلەن دەوری ئەوەمان هەبێ کە میوانداری ڕۆشنبیران ئەدیبان هونەرمەندانی تورک و ئەمانە بکەی لە شاری سلێمانی ینی ئەم شتە پراگماتیانە قابلی جێبەجێکردن لای ئێمە بۆیە حەزم کرد زۆر خاڵی تریشم نووسیوە وەڵام ماوە وەڵا زۆرم ماوە وەڵام کاتەکەم نەماوە لەبەرەوە توانم تقریبا لە 12 خاڵم نووسیوە وەکو ئەرکی باشوور کە بتوانێت خزمەتی ئەم پرۆسەی پێ بکات هەر کەسێ حەسکە ئەتوانم بۆی بنێت دەستان خۆش ئەم کاتتان باش من لەوە دەست پێ یەکەم بێزگە لە ئێمە بێزگە لە ئەم ناوچەی ئێمە لە تورکیا لە دەرەوەی لە دنیای دەرەوە چی لەسەر پەیامەکەی ئۆجەلان ئەوترێ خۆزگە ئاماژەیەکیش بۆ بدرایە چونکە بەڕاستی ئێمە ئاگادار نین خوێندنەوەی دنیا بۆ پەیامەکە و پێشوازی لێ چییە ئەوە خاڵێکی گرنگ بوو. دکتۆر چەند جارێک باسی ئەوەی کرد لە پەکەکە لەسەر خاچی خۆی من پێم وان بێ ئەمە جۆرێک لە تێنەگەیشتنە لەو خەباتەی کە لە باکوور دەکرێت چونکە من پێم وان نییە پەکەکە سنوورێکی جوگرافی هەبێ بۆ خەباتکردن بە تایبەتیش لە کوردستان خاڵێکە حەزەکەم بۆم بکەیتەوە ئەوەندەی کە من تێگەیشتە بم لە نەهەر لە پەیامەکەی ئۆجەلان لە خەباتی ئۆجەلان ئەوە نییە بێوێ دەوڵەتێک بۆ کوردی بۆ کورد دروستکایە باڵێ ناوچەیەکی فیدرالی خۆسەری هەبێ بۆ کورد لە باکوور بەڵکو ئەو ئەوێ بە دوای گۆڕانکاریەکەوە لە ناوچەی شەرقیەوە ئەبسەد یعنی گۆڕانکاریەکە شتێک نییە تایبەت بۆ کورد بەڵکو بۆ تورک و بۆ گەلانی ناوچەکەیە بۆیە هەموو ئەو کەسانەی کە لە باشوور شرۆڤەی ئەواکەن ئەیبەنەوە بۆ هەموو کەسانەی کە لە ڕابردوو ئێمە هەمان بووە یا بۆ ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان بەلانی کەمەوە باز لە دامەزرانی دەوڵەتی کوردیەکەن کە بڕای من دامەزرانی دەوڵەتی کوردی زەمینەی لەبار نیە چونکە لە ئەساسا ئەگەر گۆڕانکاریەک لە گۆڕێبێ ئەوەیە کە دەوڵەتە هەژمونگەرا و فاشیەکان دەوڵەتە دیکتاتۆرەکان لە پەلوپۆ بخەن چ تا ئەوەی جارێک تر بێن دەوڵەتێک دروستکەرەوە لە بەرامبەرەوە دەوڵەتانەیە. ئێستا هەموو شرۆڤەکان واڵێن
کە کورد فیگەرێکی گرنگە لەم ئاڵگۆڕانەیە کە بەڕێوەیە و لەو ئاڵگۆڕانەش کە بەڕێوە چوون یعنی چێ لەوانەی لە ڕابردووە بوونەوە چ ئەوەی کە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر جەنگی کۆبانیە نەبووایە ئەوە بەرگریکردن لە کۆبانیە نەبووایە ڕەنگە ئەو ئاڵگۆڕانە بە شێوەیەکی تر بوونە مەسەڵەن حتا دەرەنجامەکانیشی بە شێوەیەکی تر بوونە ڕەنگە ئەسڵەن هەر ئەم پەیامەشی لێ نەکەوتایەتەوە بۆیە من پێم وانییە بانگەشەی ئۆجەلان بۆ دانانی چەک ئەوە بێکە ئەبایە جا بۆ پێ وایە سا لە دوای بانگەوازەکەوەی تر گەریلا ڕیزی بەستایە خۆی دەستێم کردێتەوە بۆیە ئەمە پرۆسەیەکی درێژخایەنە ئەکەوێت سەر ئەو ئاڵگۆڕانەی کە بە بڕای من ئەوەی کە ئەستەمە و زەحمەتە من زەحمەت دەبینمەوەیە کە تورکیا بتوانێت یا مەسەڵەن ئەوە لە خەیاڵدانی تورکەکانە بێت کە دەستکاری دەستور بکەن چونکە دەستکاری دەستکردنی دەستور هەر ئەوەی کە کاکحسین ئاماژەی پێدا لە پرۆسەیەکی ئاشتیە کە چەند ساڵێکی خایەن خەڵکێکی زۆر لە تورکەکان خۆیان گۆڕیەوە ناسنامەی خۆیان گۆڕیەوە بۆ سەر کورد جایەوەی کە دەستور بگۆڕێ بە بڕای من بە تەواوی هەژمونی تورک یا با بڵێن فاشیزمی تورکی بە جۆرێک کە پێم وانێ بە ئاسانی دەستبەرداری کرد یەک خاڵ هەیە بۆ من زۆر جێگەی پرسیارە لە کاتێکە ئەحمەد شەرع کە لە لیستی تیرۆرە و هێشتا لە لیستی تیرۆر دەرنەهات و ئۆجەلان بانگەشەی ئاشتی لە ئیدراڵیەوە یعنی ئەم پێشوازیکردنە یا با من لای کۆمەلگای نێودەوڵەتی چۆنە تاکو ئێستا یعنی ئەمە بۆ من زۆر جێگەی سەیرە زۆر جێگەی پرسیارە نەک سەیر هەر زۆر بۆ من جێگەی پرسیارە کە ئۆجەلان لە زیندانە بەڵام تیرۆریستێک ئەبێتە سەرۆکی سووریا کە دەرەنجامی ئەو ئاڵگۆڕانەیە کە لە مەنتەقەکەوە سەبارەت بە چەک ئاخر خاڵمە کە بیڵێم بەڕاستی ئەوەیە کە ئەگەر کورد چەکی نەبێتی باڕایەکی قوڵم بە خەواتی کەلتوریەیە ئەو هاوڕانە باسەکەن خۆزگە لە هەموو ئەوانەی کە بە ناوی شۆڕشەوە کرایە ڕۆژێک دەستمان بۆ چەک نەبریا و بەردەوام خەواتی کەلتوریمان کردایە نەوەنە خوێنمان ئەڕۆیش نەوەنە نفوسمان کەمە بووە ڕەنگە کاریگەرێکی زۆر زۆر باششمانە وایە بەڵام ئەگەر پێمان وابێ مەسەڵەن ئەگەر لە کۆبانیە چەک نەبووایە داعش هێرشی ناکردە سەر کوردەکان خۆ ئێزدیەکان چەکیان بەدەستەوە نەبوو بۆ هێرشیان کردە سەر و پاکتایان کردن و ئەگەر بەرگری لە کۆبانیە نەبووایە دەرەنجامەکە چۆنە بوو من نەرۆنەمەیە زۆر زۆر سوپاس ئاڕێژە دەست خۆش خێرێ زۆر سپاس من کامەرانم لە ڕێکخراوی CPT ئەمریکی ئێمە ڕاستیە لەسەر بردومانەکانیش دەکەین بە بەردەوامی چاودێری هەموو بردومانانە دەکەین کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات ڕاستی من نامەوێت شیکاری بکەم و تەحلیل بکەم بۆی کەچی ڕوودەدات بە برادەرانە هەموو شیکردنەوەیان بۆ کرد بەڵام دەمەوێت چەند فاکتێک بڵێم کە دەکرێت کاریگەری لەسەر ئەو شیکردنەوانە هەبێت من ئەو پرۆسەی ئاشتیە بە استراتیژ نابینم بە تاکتیک دەیبینم لەو ڕۆژەوەی کە پامەکەی بەڕێز ئۆجەلان بڵاو کراوەتەوە تاوەکۆم دەقەیەکی ئێمە قسە دەکەین ساعتێک پێش ئێستا ئامارەکەمان بڵاو کردەوە تورکیا 14 هێرشی کردووە لە هەرێمی کوردستاندا وە قورسترین هێرش لە چەند ڕۆژی ڕابردوودا بوو دوو شەوی ڕابردوو بوو کە ماوەی 45 خولەکی خەیاندووە لە 2022 هێرشی وا نەکراوە لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەو ئامارانەی کە لە بەردەستدان ئەوەمان پێ دەڵێن کە تورکیا مەبەستێتی هەموو ئەو بنکە و بارەگایانەی کە لە چوارچێوەی ئۆپەراسیۆنی تەواوکاری چنگی قفڵدا دروستی کرد ساڵی پار لە 15 حوزەیران بۆ لە 15 حوزەیران بۆ 15 تەمووز ئەو بنکە و بارەگایانە بەهێز بکات بۆی بتوانێت ئۆپەراسیۆنی ساندویچ کە نیازیان هەیە جێبەجێ بکەن لەسەر چیایگارە پاکەکە لەوێ کۆتایی پێبهێن و پاکەکە لە هیچ سنوورێکی نێوان هەرێمی کوردستان تورکیا نەمێنێت لە سنووری ئێران کەیفی خۆیەتی هەر شتێک دەکات بەڵام لەو سنوورە بۆی مەترسی بۆ سەر ئەوان نەمێنێت شتەکە زۆر زۆر وازعە یعنی تەنانەت چەند ڕۆژی ڕابردوو گومانی ئەوە هەیە جۆرێک لە چەکی کیمیایی بەکارهێنرابێت کە ناتوانرێت پشتڕاست بکرێتەوە بەڵام بە درێژایی 2 ساڵی ڕابردوو
هێرشی لەم شێوازە لە هەرێمی کوردستاندا نەکراوە بۆیە پرۆسەکە زیاتر پرۆسەیەکی تاکتیکیە وەک لەوەی یعنی پرۆسە ئاشتی کە باز دەکرێت لەوەی پرۆسەیەکی استراتیژی بێت و نابێ بیرمان بچێت پەکەکە لە پرۆسەی ئاشتی 2013 بۆ 2015 فێڵێکی گەورەی لێکرا زۆر یعنی پەکەکە بۆ خۆی باش لەو بابەتە تێگەیشتووە تورکیا توانی ئەو 3 ساڵە کە لە پرۆسەی ئاشتیدا درۆن بەرهەم بهێنێت کە بە تەواوەتی شەڕەکەی گۆڕی لە هەمان کاتدا بە ئامادەی حکوومەتی هەرێم بەشداریان لەو پرۆسە ئاشتێدا داوا لە پەکەکە کرا لە گابار بکشێتەوە و بێتە ناو سنووری هەرێمی کوردستان بە قوڵایەکی زیاترەوە هەموو ئەو بنکە و بارەگایانەی تورکیا 74 بنکە و بارەگا کە دروست کراون 3 دانەی لێ دەچێت هەمووی لە دوای ئەو پرۆسەی ئاشتیەوە ئەو بنکە و بارەگایانە دروست کراون هەمووشی بە تۆڕی ڕێگاوبانی سەربازی بێکەوە بەستراوەتەوە تۆ کە باسی پرۆسەی ئاشتی دەکەی دەبێت بنکە و بارەگا هەڵگریەوە بەڵام تورکیا ئێستا بنکە و بارەگاکانی بەهێزتر دەکات و بۆ پەکەکەش بە هەمان شێواز من ئەوەندەی بزانم ئەو پەیامەی کە بۆ قەندیل ڕۆیشتووە لەلایەن بەڕێزوە جەلانەوە جیاوازە لەو پەیامەی کە بڵاو کراوەتەوە ترسێک هەیە لەوەی کە بەڕێزوە جەلان ترسی خستۆتە ڕوو لەوەی کە ئەو پرۆسەیەکی ئاشتی نەبێت تەنها ئەوەیە سوودی لێ وەربگرن وریای هەموو ئەو تەڵەکە و فرت و فێڵانەی دەوری ئەو پرۆسەیە ببن ئەو یاری کە خۆی پێ دەڵێ یاریەکی نەوەت خولەکی دەست پێ دەکەم ئاگاداربوونەکەش چییە؟ چۆن تورکیا ئیسیفادەی کرد لەو 3 ساڵە ئێوەش ئیسیفادە بکەن تەکنۆلۆژیای سەربازی خۆتان پێش بکەن و بتوانن یعنی تا ڕادەیە قوربانی بە پەکەکە بدەن بۆ ڕۆژاوە نابێ بیرمان بچێ پێشوازەکەی ئەمریکا کە بەنامەیەکیان بڵاو کردەوە وەزارەتی خارجیە دەڵێ هیوادارین هەڵوەشاندنەوەی پەکەکە یاخود بانگەوازەکەی ئۆجەلان نیگەرانیەکانی تورکیا بەرامبەر بە هاوبەشەکانمان لە ڕۆژئاوا بڕەوێنێتەوە ئەوە بە مانای ئەوە دێکە ڕۆژئاوا گرنگە لەو بابەتەدا یعنی پەکەکە و باکوور زۆر گرنگ نییە من نامێ قسەکانم زۆر درێژکەمەوە تەنها ئەوەندە دەڵێم بەڕاستی پەیامەکە خۆی لە خۆیدا چەکدانانی پەکەکە نەبوو چەککردنی دەوڵەتی تورکیا بوو یعنی ئەو بانگەوازە چەکردنی دەوڵەتی تورکیا چکە بە ئاشتی بەڕاستی تورکیا هیچی بەدەست نێناوە تەنها بە شەڕ تورکیا دەتوانێت بەدەستی پێنێ پەیامە بۆ پەکەکە خۆی ڕێکخاتەوە نەفەسێک بدە ئەو نەزیفە عەسکەری کە تێیدایەتی تا ڕادەی خۆی ڕێکخاتەوە هیوادارم وانە بێت بەڵام من پێم وایە هیچ پرۆسەیەکی ئاشتی لە ڕێ استراتیژیەت نییە بۆ هیچ لایەنێکیان ئێستادا زۆر سپاس کاکەمەجان دەست خۆش کاکە دەست خۆش زۆر سپاس سەرتان داوامە هەم شتێک بۆ ئەمانە بەس خالیدم خانەنشین بەپێستە تەقاوی بە فرسەتە یادە ڕاپەڕین بەرز ڕاگرم هەروەکو شەڕێک لەگەڵ سۆسیال میدیای پوچاکە هەموو چنێوە ڕۆداوێکی مێژووی گەورە بوو دەدام خەڵکی ئەمە بە دوو لەوەی چیات دەربارەی پەیامەی سەرۆگاپۆ ئێمە باسکراوە زۆر باسەکرێت و قسەی جۆرا جۆر هەیە و تەحلیلەکان بە باش بە خراپ هەتا ئەو شوێنی کە کەسێک لە ئێوارەی سەعات 5 ئێوارەکە خوێنرایەوە سەعات 6 کۆنە گەریلایەک کە چەند ساڵ بۆ شاخەوە بوو ژنێوی زۆر ناشرین نییە بە سەرۆگا مەسەلەکە ئەوەیە کە لەو شوێنەوە هەتاکو بگابەوەی کە تەحلیلاتی سێر و عەجیبە کرد دەبارەی ئەم پەیامە دوو شت هەیە کە گرنگن بۆ من وەکو سەرخەت بیانم یەکیانەوەیە کە من ڕاستەکەی هەمیشە چاوەڕوان بووین کە ڕێبەرایەتی پەکەکە لە شوێنێکی تاریخی معینە قسە بکات چونکە فکری پەکەکە فکری بە تایبەتی سەرۆگاپۆ هەمیشە ڕووی لەو چارەسەریە بووە ئەوەی کە برادرانی پەکەکە ناوی چارەسەری کە مەسەلەی ئاشتی 20 ساڵیش ئەمە بە تایبەتی لە بەرگرینامەکانی ئەگەر باشمان بۆ خوێنرێتەوە لە بەرگریێنامەکە ئەمە هەر قسەیان ناکات یعنی تەقریباً کە نامەکەی پەیامەکە خوێنرایەوە ئەو نەسەی کە تایەتی تو لە کتێبەکان ناتوانانی بە نەس ئەگەر کۆپیش نەکات دەری بێ بە دوور لەوەی کە تورکیا چۆن ئەمەی ڕەت کردووە میت چۆن قبوڵی کردووە دووسێ قسەیە بکە یانی کە
واز لەوەش بێنین کە بەعزێک شتی بە دەورە دروستەکرێ ئەم کۆدانە کەس نازانێت کێ چەند کەسێکی تایبەت دەزانن زۆر ئەوە مەسلەکە تعقیب نەکەینەوانێت کە وحیەکە لە شوێنەکەوە هاتووە بۆ کەسێکی کە وحی وەرەگرێتەوە هەر دوو کەسە تێگەن ئەوە نەمعقد نییە بەڕێی من بەڵام بە نەتیجە هەر هەمووی ئەوەی کە تحلیل لەسەر مەسلەکە یەک شتمانتیان مشتەرەکە ئەویشەوەی هەمومان نیگەرانین دڵمان لە دەستمانە پێما بێ هەمومان لەسەرەوە متەفق دڵمان لە دەستمانە نازانین چیە بێت مجموعەی فاکتێری ئەیزانین ئەویشەوەی ئێمە بەرامبەر بە حکوومەتێکی حەز ناکەم قسەی فاشیستی وەکو تورکیا بڕۆبە حکوومەتێک کە پێویست ناکە باسی و هیچ متمانەیەکمان پێیان نییە و ئەمە گەورەترین مەسەلەیە لەو شوێنەیە کە ئایا یعنی پرسیار گەورەکە ئەوەیە ئایا تورکیا چی دەکات لە بەرامبەر ئەم مەسەلەیە من دڵنیام کە تورکیا هیچ ناکات پێ دەڵێت چەکت داوای بەرەوە هەنێ لەوانەیە زەماناتی ئەمنی با بە بەعزێک لە کەوادر و گەریلاکان و ئەوانەی کە مەمنوعن حکم درەوە ئەوانە عافاتێکیش با مەسەلەن لەوە زیاتر شتێک ناکرێت ئەوەی کە مافی کولتوری خەڵکی کورد لە باکوور تقریبا بۆ دەنێکە بۆ ڕاوا لە تورکیا خەڵک بە کوردی قسە دەکات تەلەڤیزیۆنی تەراتەی کوردیمان هەیە ئەوەنەیە کە مەکتەب بە زمانی تقریبا خەریکە وەکو ئێرانی لێت بۆ ڕۆژهەڵاتی لێت بەڵام ئەدای حکومەتەکان جیاواز ئێمە لە باشوور لە هەفتەوە ئەو داخوازیانمان هەیە لەوانەیە ئێستا ئەگەر پەکەکەدا ئەو داخوازیانەکە کە ئێمە لە هەفتەکانە لەسەر دەستی حکومەتی بەعز بەدەستمانان پێمان سەیرە بەڵام مەسەلەکە لەم داخوازیانەیە لێوەڕێین ئایدیایەکە و ئێمەی کورد شانسێکە هەمان ئەوەیە کە لە مەرحەلەیەکی تاریخی معەیەنە ئەتوانین ئایدیایەکی جیهانی بینە دەرەوە ئەمە ئایدیا جیهانیە بەحسی خۆبەڕێوەبرێتی و لابردنی مەرکەزیەت و شکاندنی نەریتی سیاسی دەها ساڵەی خەڵکە لە مەنتیقەکەشا و لێرەش لە کوردستانی خۆبانە کە ئەم نەریتانە بشکێت نەریتی مەرکەزیەت نەریتی کە دیارە بەکەکەت ئێستا زۆر مەرکەزیە و یەکێک لەو شتانی کە پێویستە باش ببینرێت ئەوەیە کە ئاپۆل ڕوبەڕووی ئەو مەسەلەیە باقیەکەی ئەمێنێتەوە سەرەوەی کە من بۆ من گرنگە لە احتیمالی سەرکەوتنی ئەم پرۆسەیە لە احتیمالی سەرکەوتنی و ڕووداکە پەکەکە خۆی هەرکات و هەموو مەسەلانەی کە هەیە ڕووبات ئێستا ئێمە لە باشوورا چیمان بەسەرێت بەحسێکە لەوانەیە ئێستا من لەگەر دەستی پێ بکەم ڕەئی خۆم بۆ لەسەری وەختەکەمان هەیە وڵاتاتی تەواو وەختەکەمان هەیە ئەوانەیە بەبەست ئیمکانی جێبەجێکردنێک هەیە بۆ ئایدیایە کە ئێمە بە شانازی پێ بکەین و تاکو بتوانین ئیجابی تەماشا بکەین مارکس زەمانێک ئایدیایەکی تەرح کرد هەموو جیهانی گرتەوە ئەم ئایدیایەش دەتوانێت ئێمە بۆ کورد شانسێکمان هەبێت جیهانی گرتەوە چی پێوێت قسە بکەن تەرە دوو کەسە باوە هەسیە هەستەنە کاتە سێک هەڵوێستانی چوارە گەنجانە شاگاری وەڵایی کاک بەختیارجان فەرموو سپاس بۆ ئەم فرسەتە وەڵام من چەند قسەیەکی کاک بەختیار پارێزەرە زۆر سپاس یەکێکە لە چەپە ڕادیکاڵەکانی کۆن ئێستش بەخوا بووە بە ڕادیکاڵتر لە بەرێ ڕادیکاڵ و بەرەنگاریە فەرموو کاک زۆر سپاس وەڵام بەڕێی من یعنی من بە کورتی ئەمەوێ بڵێم کە ئەو پەیامە پێویستی بە یەکەم تێیدێک پشتیوانێکی کوێرانە نییە ئەمە یەکێکە لە بۆ تێگەیشتن لێ بۆ تێگەیشتن لەو پەیامە سیاسیە پێویست ناکە ئێمە شای خۆمان بگرین گوێ لە هەموو بیر و بۆچوون و ڕاکان نەگرین بەڕێی من مەترسیەکان زۆرن و قسە و باس و لێنوان لەسەر پەیامەکە و ناوەڕۆک و ئەبعاد و مەوداکانی زۆرە لەبەرەوە بێ زۆر وریابووین هەموو جارمان گوێ بێەوە بە باشی گوێ بگرین لەسەر ڕەفیع و کاردانەوەکان و نەڵێن ئەمە سەرۆشێک و توێتی و هەڵە نییە و ئەوە نیە و بەڕێی من ئەوانە هەمووی بەرخورد و مامەڵەیەکی سیاسی نادروست ئەمە خاڵێکە حەز دەکەم یعنی بۆ هەموو کەسانی کە یانوێت کە لە پەیامەکە خاڵی دووەمەوەیە کە مەترسیەکانی ئەم پەیامە چییە معلومە دەوڵەتی تورکیا ئەوەی کە لە پەیامەکە هاتووە لە سەردەمی کۆماری نوێ کۆماری یەکەمی تورکیا تەواو بوو سەردەمی کۆماری دووەم دەستی پێکرد ئایا بەڕاستی بە واقعی لە ئێستاە کۆماری تورکیا بەرەو سەردەمی کۆماری دووەم بڕوا ئێمە بینیمان عێراق
دوای سەدام حوسێن بەرەو نیشتیمانێکی تائیفی و قەومی ڕۆیشت، بەرەو تائیفێتی زیاتر ڕۆیشت، بەرەو مەذهەبگەرایی ڕۆیشت. و ئێستا هیچ شەواهید و نمونەیەک نییە بە واقعی کە کۆماری تورکیا بەرەو کۆمارێکی ئازاد و دیموکرات هەبووە. هەموومانەوە ئازادی. نە ئەو هێزانەی کۆماری یەکەمی تورکیایان دروست کرد ئەوە بوون، نە ئەو هێزانەی ئەمڕۆژ کۆماری تورکیایان بەدەستە ئەوە. لەبەرەو مەترسیەکان زۆر جدی. ئێمە خۆ نابێت بە پەیامێ لەبەرەوەی ئاشتی خوازین پێمان وابێت کە بە فعلی ئیتر کۆماری ئەمڕۆی تورکیا بێ بە کۆمارێکی دیموکراتیە بێ پەیامەکە هەبێت. نە ئەو پێویستی بە خەباتە، پێویستی بە بەرخۆدانە، پێویستی بە تەحالف و هاوپەیمانییە لەگەڵ ئەو هێزانەی کە ئەو کۆمارە نوێ دروست دەکەن. یعنی ئەوەی کە ئێستا دروستێکا ئۆردوگان نییە، ئەوە مەسەڵ خەڵکی تورکیایە. بەڕێی من پێویستمان بە پەیامێکی نەتەوەیی نا، بەڵام بە پەیامێکی نیشتیمانی ئازادی خوازانە هەیە. ئەگەر ئەمانەوێت تورکیا نیشتیمانێکی نوێ بێت بۆ کورد و بۆ تورک و بۆ کەمەکانی تر، ئەبێ نیشتیمانێکی ئازادی نوێ دروستکرێ و استراتیژیا بێ بۆ ئەم مەبەستە. ئەم پەیامە بە تەنها ئەمە ناگەێت، پەیامێکی زۆر کورد لێرە و لەوێ ناتەواو، لێرە و لەوێ پڕ لە مشکیلە ناتوانێت ئەوە بێ. من ئەو استراتیژە بۆ دامەزراندنی نیشتیمانێکی نوێ لە تورکیا نابینم بەڕاستی. ئەمە نوقسانە. وەکو چۆن لە عێراقی شالیمانە، یعنی وەکو چۆن ئێستا لە عێراقا کوردی عێراق نەبوو بە بەشێک لە دامەزرانی نیشتیمانێکی ئازاد و دیموکرات و معاناتیشمان زۆرە. بەڵام سێرەگەین مەسەڵەن لە ڕۆژهەڵات کورد ئەبێتە بەشێک لە حەرەکەی ژنجیان ئازادیکەوە نمونەیەکی جوانە و پێگەی کوردی زیاتر بردوێتە پێشەوە لە هەموو ڕۆژهەڵات. مەبەست ڕۆژهەڵات یعنی لە ئێران حەرەکەی ژنجیان ئازادی حەرەکەی بوو کوردی و پێگەی کوردەکان و کوردی ڕۆژهەڵاتی بردە ئاسێکی تر. لەبەرەوە یعنی ئێستا بەڕێی من دوای ئەم سەد ساڵەی کە هەیە کورد ئێستا فرسەتێکی باشی دەستکەوتووە ببێ بە بەشێک و کاراکتەر و پێکهاتێکی باش لە شێرانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لە دروستکردنی نیشتیمانە نوێەکانە بە عێراقەوە، بە تورکیا و بە سووریاوە. خۆ ئەم کڵاوەی کە ئێستا ئەیدورن تورگەی دوورێ بۆ سەری ڕۆژاوایە. هەموومان باش بەڕزانی هەموو. ئێستا پەکەکە 3000 چەکداری هەیە، نەخێر 5 نەخێر 10. بەڵام ڕۆژاوا 100,000 چەکداری هەیە. لانی کەم لەو دەوروبەرە. لەبەرەو کڵاوەکە بۆ سەری ئەوەڵێ خۆ دەڕۆشێتەوە. ئەمە نادروستە. چەکی سووریا کێشە نییە، چەکی دەستی هەسەدە پێویستی بە هەڵۆشانەوە نییە. هێزێکە یەکینەکانی پاراستنی گەلە ڕۆژاوا پارێزێک بۆچی هەڵۆشێتەوە؟ نە پەکەکەیە و لە ئیمتیدادیەوە. لەبەرەوە بە بڕای من چەک خۆی لە خۆیان خراپ نییە. کاتێک کە تۆ وڵاتی پێپارێزی، خۆ بەڕێوەبەری پێپارێزی، هیچ خراپێکی تیا نییە. بەڵام خەباتی چەکداری تەواو بۆ بەکە قیچێکە باڕۆشێتەوە کێشەیە نییە لەوە. یعنی ئەوە نییە. بەهەرحاڵ دەست خۆش بێت. پەیامەکە بێت. پەیامەکە زۆر سپاس. چیتر لەو بزە و فەرمکە. کاتتاریق خۆی مەشهورە بە کاتتاریقی هاوڵاتی. زۆر سپاس. سڵاو ڕێز ئەوە دەبووە. بەڵام من پێم خۆشە زێکەش بینێنە قسە لەو مەسەلەیە بکەم. هۆکارێک کەوا لە ئێمە بکە ترس و دڕەڵاوچەمان هەبێ لە بەرامبەر پەیامی بەڕێزوەجاران بۆ ئاشتی بە بڕای من پەیوەندی بوو یادەوەریەوە هەیە کە ئێمە لە باشوورمانە دەکەن مەسەلەی ئاشتفاڵ. ئێرە شوێنی ئەوە نییە بەراوردی ئەو و مێژووە و هێزە سیاسی بکەین، بەڵام پێم وابێ وازەحە کە کاریگەرەکەی لێت دەکەوێتە سەرەوە. لە لای من بە تێگەیشتنی من پەیامی بەڕێزوەجاران ئەگەر تاکتیک بێت بۆ ئێستا کاتێکی گونجاوە، بەڵام لە هەمان کاتە استراتیژیشە. یعنی دەبێت بزانین هەر لە پەیامەکەدا دیارە کە بەڕێزیان باسی ئەوە دەکەن ئەگەر بوار بڕەخسایە بۆ خەباتی مەدەنی سیاسی لە تورکیادا ئەسڵەن پەکەکە هەر دروست دەبێت. مەسەلەی ئاشتی و خواستی ئاشتی بە بڕای من لای پەکەکە لای بەڕێزوەجاران خواستێکی لەنیزەییە. یعنی وان هەر لە سەرەتاوە لەگەڵی بوون.
لە کاتێکە کە بەهێز بوون هەر لەگەڵ ئاشتی بوون کە لاواز بوون هەر لەگەڵ ئاشتی بوون پێش درۆن هەر لەگەڵ ئاشتی بوون دوای درۆن هەر لەگەڵ ئاشتی لە دەرەوەی زیندان لەگەڵ ئاشتی بوون سژە زیندان هەر لەگەڵ مەسەلەی ئاشتی لەبەرەوە بانگەواز بۆ ئاشتی ئێستا هیچ پەیوەندی بە مەسەلەی خۆتەسلیم بوون و خۆتەسلیمکردنەوە نییە کاتێکی گونجاوە دەرفەتێکەی لە مەنتیقەکە ئەم بانگەوازە ئێستا خۆستنەوە دەرفەتەیە لانی کەم وەکو باسم کرد وەکو تاکتیکیش بێ پێویستە ئەم تاکتیکە بەکار بهێنن چونکە بە بڕوای من منیشە قەناعەتم دروست بووە کورد لە باکوور و نەک لە باکوور لە پارچەکانی تری کوردستانیش لە ڕێگای ئایدۆلۆژیا و خەباتی سیاسی پاکەکەوە جۆرێک لە خۆوەستانەوە و خۆزیندوکردنەوەی بەخۆی بینیوە دەست بەرداربوون لە چەک یعنی چەند هەزار گەریلایەک ئەگەر مەسەلێکی سمبولیکی نەبێت هێزی چەکی گەریلا کاریگەری زۆر لەسەر گۆڕانکاری ناوچەکە دروست ناکات بەڵام مەسەلەیەکی سمبولیکیە لە ئەمەش کە پێمان ناخۆشە چەکدان بدرێن ئەم مەسەلە سمبولیکی ئازادپارەدا ئەجینا لەسەر ئەرزی واقع کاریگەری چەوتۆی نییە هاوڕێن من حەز دەکەم زانیاریتان بدەمێ کە لەسەر مەسەلەی بۆچی ئەم پەیامی ئێستا بەڕێز جاران لەم کاتەدا زۆر گرنگە پێش 2 ساڵ من پەیوەندیم لەگەڵ هەندێک لە لێکۆڵەر و خەڵکانی کە لە باشوور لە بەگورنە ڕۆژاوا خەریکی ڕسێرچ و لێکۆڵینەوەن گروپێکی فراوانن چەند جارێک من هەندێکیانم بینیوە هیوادارم ئەگەر دەرفەت بوو بێنەوە بۆ ئێرە داوەتیان کرد هەندێک ڕوونکردنەوەتان بۆ بدەن لێکۆڵەری ئەوروپی ئەمریکی حتا لێکۆڵەری چاینی یعنی لە هەموو دنیاوە خەڵکی لێکۆڵینەوە بەنان جاسووسن ئەمانە لێکۆڵینەوەکەن کە لەبین دکتۆران شەریکات و دەوڵەت و وانایان هێنن بۆ لێکۆڵینەوە خەڵکێکی زۆر هەیە لەوێ خەریکی لێکۆڵینەوەی ئەو دیفاکتۆ واقعە سیاسیان کە لە ڕۆژناوە لەژێر ساری پارەدایانی بەڕێز جەلال دەچێتەوە داوایان لە من کرد کە لینکێکیان بۆ دروستکەین پەیوەندیشیان بۆ دروستکەین نامەیەک بنێرن بۆ سەرکردایەتی پەکەکە بۆ خەندیر بۆ هەر شوێنێک ئەم داوایەکی 2 ساڵ پێش ئێستەیە ئەوان زۆر بەلایەنەوە گرنگ بوو هەرچی کراوە بکرێت پەکەکە بیکا لە پێناوی پاراستنیەوە زۆری ڕۆژناوە یعنی ئەگەر سازش لە باکووریش بکا لەگەڵ تورکیادا چی پێکرێ بیکا بەڵام بیانوو نەدا بەدەست تورکیاوە بۆ ئەوەی ئەو ئەزمونە لەبار ببرێت وەکو پەیامێکی کورتیان نووسین لە ڕێی چەند هاوڕێک بۆ خۆشبەختانە توانیمان بیگەێنین بۆ ئێستێگەیشتی من ئێستا ئەوەیە ئامانجی سەرێکی لە پەیامی ئاشتی لە ئێستادا ئەگەر تاکتیک بێ بۆ پاراستنی ڕۆژاوای بە قەناعەتی من بۆ پاراستنی ئەو ئەزمونە کە ئێستا وا دەتوانین بڵێن نزیکەی دەیەک کە 10 ساڵێکە لە کاردایریشەکە ئەو ئەزمونە بۆی بیسەلمێنی واقع بکەوێتەوە جێ بگرێت و بێ بە نمونەیە بۆ هەموو دنیا یا بۆ بەتایبەت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لانی کەم پێویستی بە 30 ساڵە پێویستی بە 3 دەیە تا گۆڕانکاری و سیاسی و کۆمەڵایەتی و کۆمەڵێشتی تر بێنێتە ئاراوە پاراستنی ئەزمونەکە ڕۆژاوە ئامانجێکی زۆر گەورەیە ئێستا لەبەروی مەترسیە سەردا لەبەروی ئەو ڕۆژانەوەچەکەدا هەیە ئەم پەیامە لەم کاتەدا من زۆر بەگونجاوێزانم سپاستان دەستی خۆش بێت کەپتانی صوتان بێ من چیمان محەممەد ڕەشید هاوڵاتی ئێستاش ئەندامی دەستەی گشتی دەستخۆشی لە ئازادبوونەکەم بابەتێکی گرنگە بەڵام من پێشنیارەکەم خەمە پێشنەوە فریانەکەوم پێشنیارەکەم یعنی ئەمە بۆ داخراو بێ بابەتێکی گرنگی نەتەوەی و حتا جیهانیشە ئەکرێ لە داخراوی بێتە دەرەوە بە پێچوانەوە بانگەوازی بۆ بکە و چەند کۆبوونەوەیەک لەگەڵ کەسانی سیاسی ئەکادمی ئەمانە بکرێت و دوایی بە بیرروبۆچوونێک دەرچێت بیرروبۆچوونێکی دروست دەرچێت و بیکا بەڕای گشتی ئەمە ڕای منە پێشنیار ئەوەیە بۆ بەنسبەت ئەم مەسەلەیەک تەحلیلی زۆر بۆ کراوە
من يك ملاحظة هبو إما لناوية كيكسر تقسيمه بين بارا كان يكريش مع قبول أجر أورا أنا هرچونه بين لانه حالاتك بلا سير بك كسيت 26 سال لزندان ودابرا ل همو أو تكنولوجيا بيشتغلنا لبريكا بيت أو بلاك رويبكا بأزادي أو رأش بأزادي بيني يعني دواء إما بين ما نتشي أبي برواي بزانين لنا وكردا ترسو بمان هبيت بتهبتي لبروسي تشكدانا أنا إما هم عندك الأشتيان هم من حزكين أشتي هبي الأشتيان بجين بلان بين ما نتشي أوي ككردي هشتوتو لبيشا بشتيواني كردوتيا كانوا تشدوا لبر أوا لواني لسرتاجي كل أما زحمة بيت إما أبي أورا من قبول بيت كهندي كسبي وشكل كفدي دراسة وبالنسبة بيومان أو يعني مرادي كراوة هاتون رأي أحزاب كان يعمل قلتوا ليرانا سردان ينكردون بويا هم حزب كان ليرة بتعبت يشاركي بعض حزب كان خراب شوازيان ذكر لبروي بيشيني كان هبو إما وكو هواتي لاني أو بيشيني أو بردكاري ما لا نبو بير بلام أوان لا ينبوا لبروا أجر بيزانين أو بعشرة كواتا زمينيك ساس كراو بو أويكا أم بأنما يدرتي وعنصري كات وعنصري أو هلو مرجيكا هي همي هاوكاربون بو يبكريو أوي من لو تحليلانا كسرنجما ويان خم رأي خم أوي كتركيا لما وي رابردوا دو هلايان دو لازمية بدستوا برابر بإسرائيل وبوانا يجي كان أو سياسة فرعون خوازي كهيبو سياسة فرعون خوازي لا روجعوا لا أذربيجان حتى لليبيا كأماني كرت ترسل في دوسكر حتى خطبيك يا أردوغان وتي تركيا لتركيا دولتي كاتا أو مساحي تركيا هي تركيا يعني دولة تركيا أم سياسة فرعون خوازي الله يقبو ويجب لما ترسل كان كتير يعني من لم تحديد ما بستم أويا كأجر أمشتلا بالخاتي كرديش نكرابه لم هلو مرجع بو أويا كحاصنجي هذا لو تركيا بفارز يكي تركيا أويا كترسيكي لو كتركيا باشتواني لا حركة حماس أو حركة إسلامية كردوتي كأما كرد نيكردوا ببيتوانو كرد دجي داعش بوا كرد بجنوبيا وخوي سلمانو إيشي كردوا تركيا أو فلاني هبوا والله لقل أول شاط وملك اتفاقي سياسي وعسكري واقتصادي هي لقل إسرائيل إيمي كرد أبيلوها وكيشانا زوزر بوردي جي خۆمان بکەینەوە زۆر جار ئێمە لە هەلومەرجەکانە ناتوانین وەکو پێویست وەکو کورد ئەو هەلومەرجانە بخۆزینەوە تەنانەت هەر لە خۆمان وەکمان لە دەوڵەتێک دەبێت لەبەرەوەی کە دەوڵەتێکی گەڕقینەتی لەبەرەوە وەکو گوتم کۆتاییەکەش هەیە بە پێشنیارەکەیەمەوە کە ئەم هەڵمەتە هەڵمەتێکی زۆر مهمە بۆ کورد و پێم باشە ئازادبوون برنامج تایبەتی هەبێت و ڕایگەشتی ئاگادار دەست خۆش بێت زۆر سوپاس کاکەس کاکەسان چەند جارێک من خۆم بینیومە قسەی کرد و فەرموو لە سیاست لە ئەڵمانیا یەکێکە لە چالاکەوان و هەرخۆی سیاسیە لە حیزبێکی سیاسیایە و لەوێش لێکەوتەی هەبوو لەگەڵ سەرانی حیزبەکانە و ئاگۆم لێ بۆ لە چەند مناسبەیەکە ڕێی سیاسی ئەوروپی مطلقیاوە فەرموو کاکەسان مثلا أستاذ بو أم ركعة وزورا بو كاكا كشرا كم يعني لو كان أنا بوم داريشنا وزور شادم كابينم هشتا كرد زمان ما وكباوري بعشتي هي لسن أم بابتو بهامي مرس عبد الله وزلان رمية تا استاد لخوين نويا بو حسن كريم ولا تجيب قرم
حەزم بزانم ئەم سەرە پیرانەی کورد جەنابتان ڕاتان لەسەری چییە؟ ئێوە دەمێک لە مەزبوونیان دەمێک لە شاخن دەمێک لە تێڕۆشین بزانم سەرە پیرەکانی کورد چۆن بیرەکەنەوە بۆ من جەوێکی تازەیە. ساڵی پار 2024 ئێمە لە ئەڵمانیا بەیانی 291 ملیۆن یۆرۆ چەکمان فرۆشتە بە تورکیا. بۆ چێتی؟ ئەگەر تورکیا چەند ساڵێکە بە دوایکانی ئاشتیە بە دوای ئاشتیش ئیجابیە ئەم بچەکەی بۆ چێ لەسەر لەو سات. گومانم هەیە بەڕاستی قسەیەکی سارتر هەیە دکارتی فەڕەنسی هەیە ئەڵێ من بیرەکەمەوە کەواتە من هەم. ئەگەر بیکوردین ئەم ڕستەی کابرای فەڕەنسی ئەبێ بڵێن من گومانەکەم بۆیە هەم ئەبێ کورد گومانکە و ئێمە مێژووکی ناخۆشمان لەگەڵ پرۆسی دیپلۆماسیە. 83 گەنگمەکەم یان 89 جەنابی قاسملۆ لە ڤێنا تیۆرەکە لە گەرمەی دانیشتنی دیپلۆماسیە 3 شەهیدی کچی گەنجی ئەم نەتەوەی ئەمە لە پاریس شەهید دەکرێت بە هەمان شێوە لە دانیشتنێکی دیپلۆماسیە. گومانم هەیە کە پەیامی تورک پەیامی حکوومەتی تورکی پەیامێکی ئاشتیش ئیجابی بێ. بەڵام بینە سەر لایەنەکەیکی ئەمریکا ئێستا کورد چەند ساڵێکی زۆر خەریکێتی بە شێوەی چەکداری لەسەر شاخەکان تیا سەر نەکەوتوون. قابلی ئەوەیە بتوانین شتێک تازاکە بکەینەوە و ئەگەر ئێمە ئەم هەنگاوە ئەگەر بە درۆیش بە ئاشتی ڕەت بکەینەوە لەسەرمان زیاتر ئەکەوێت لە بۆ جیهانی دەرەوە. من حەزەکەم ئەوە بڵێم زۆرێک لە باشوورەکانی خۆمان جەماعەتی پارتی یەکێتی بە شێوەیەکی تۆزەکانی جار بە سلبی قساکەن لەسەر دەستکەوتەکانی پاکەکە. من شخصی خۆم لە ڕووی فەلسفەی سیاسیەوە لە پاکەکە زۆر دوورم. من شۆڕش بە ئاخر چەک ئەزانم بۆ گەڕاکاری کۆمەڵگا. من باوەڕم بە ڕیفۆرم هەیە. ئامادە نیم بۆی نیوەی کۆمەڵگەی نیوەی کۆمەڵ ژیانی باش بێت نێوەیەکە خەمە سەر لێواری من ئەمە ناکەم. پاکەکە باوەڕم بە شۆڕش هەیە. من باوەڕم بە ڕیفۆرم هەیە. بێنەوە سەرەوەی کەم پاکەکە توانیوەتی لە ئەوروپا گەنجی کورد دروست بکات. پڕی کردووە لە شوێنی زمانەوانی، پڕی کردووە شوێنی کولتوری، شوێنی هەڵپەرچەی کوردی ئەمە دەستکەوتە. کورد ون نەبووە لە ئەوروپا. بەڵام بینە سەر ئەمری واقعەکەی لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە بەداخەوە نەمانتوانیوە پاکەکە نەیتوانیوە کە پارچەیەک لە خاکی کوردستانی باکوور ئازاد بکە بە شێوەی سەرەتی تند. بەڵام جارێ زستانە بەهار بەڕێوەیە بزانین چی لەگەڵ خۆیانێ پێم خۆش بوو کە لە کاک مسکۆ تا کاکە باڵڵ جارێ بە ئیجابیانە پامەکانی خوێنەوە و پشتگیریان بۆ دەرخست ئەمە بۆ من جێومێنە. مختصریدا زۆر سپاس. زۆر سپاس. وەرە نەوەڵا ببوورە. بەڕێزانە شارە شاهۆم ناوەندی کوردستان بۆ یاسێنەوە دەوڵەتی. وەڵاهی بە بڕوای من بێت بەر لە هەموو شتێکە باسم پۆسی ئاشتێکین بێت لە 3 خەوەن تێ بکەین 3 ئامانجی گەورە لە تورکیا. ئەویش ئامانجی باخچەلی و ئەردۆگان و ئۆجەلانە کە باخچەلی پێی وایە بە دەوڵەتێکی بەهێز هەبێ بۆ تورکیایە. بەڵام من پێم وایە کە لە دوای کوتەتای سەربازی 1970 لە ئەیلولی 1970 کە کەماندەی و کۆمەڵ جەرەناڵی تورکیا کردیان ئەگەر ئەو مێژۆک بەراورد ئێستا سێری بکەین کە سێرەبین کە تورکە ڕەگەسپەرستەکان بە بڕوای من ئێستا لە کەمینەیە بۆ لەبەرەوەی کە پرۆژەی ئیخوانیزم و پرۆژەی گولەنیزم زۆر زەربەکی گەورەیە لەوان و وای لێ کردوو ببن بەڕاستی بە کەمینەیە بنەوە سیاسەتی تورکیا یعنی ئەوە نییە بەوا تێبکەین کە بەڕاستی تورکیا ڕەگەسپەرست و ئەم بابەتانە کە زۆر دەوریان هەیە و بەهێزە ڕاستە لەناو سوپایە دەوریان هەیە شتێک هەیە بەڵام ئەوە بیرمان نەچێت کە کوتەتا کە ڕوویان کوتەتایی کە دوایین کە بەسەر ئەردۆگانە کرا ڕێفۆرمێکی زۆر گەورە لە سوپای تورکیا کرا زۆرێک لەو تورکە ڕەگەسپەرستانە کرانە دەرەوانێ. بەڵام ئێستا گەر ئێمە سیرێکی ناوچەکە بەجێهێڕاوە بۆ تورکیا ئەگەر بگەڕێمەوانێ فەرید زەکەریا هەیە نووسەرێکی زۆر گەورە بۆ لە سیێنەیان کتێبێکی هەبوو جیهان پاش ئەمریکا. لەو کتێبەیە تورکیا بە موقعێکی زۆر استراتیژی باس کردو بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەکرێت هەم ڕۆژئاوا و هەم ئەمریکاش سیاسەتەکانی خوان بۆ ئەم بەجێبێڵن بۆ تورکیا بەجێبێڵن و ئەو پەیامەی ئۆجەلان لە بین لەناو سێ خەونەیە خەونی برایەتیە. ئەو برایەتی نێوان کورد و تورکە ئیشی زۆر لەسەر کراوە لە تورکیایە لەم ساڵانی ڕابردووە و بە بڕوای من ئەکرێت ئەمە ئیش بکات
ومەسەلەی هێرش و پەلامادانی سەربازی تورکیا بە بڕای من هەموو پەیوەندی بە ناتۆ بۆ ویستە گەورە جیهانیە بە تایبەت ئیسرائیل بۆ گۆڕینی هاوکێشەی ناوچەکە لەبەروی ئەم دیسکی پێشکەشی تورکیا کردووە هەمکە لە سووریا بینیمان و ئەیانێ بە تەواوەتی ئەو هێزانی کە لە ئەگەڕێنەوە بۆ سەدەی بیستەم هەم لە بەحسیزم و هەم لە دەرکەوتنی شیعە و هلانی شیعە بیبەنەوە دواوانێ دەیانکەنە دەرە لەینەکە لەبەری ئەوانە لە دەرەوەی سیستەمی سەرمایه‌داری جیهانی ئەبێ شتێک نەمێنێ بۆی کە ئەوانەی کە لە دەرەوەی سیستەمی سەرمایه‌داری جیهانی بن بۆەوەی کە ڕێکیان بخاتەوە جارێکە هاوکێشەی ناوچەکە بگۆڕدرێ و ئەو هێرشانشی کاکە کامە باسی کرد بە بڕای من هەر لێدانە دوجار لە باڵە ئێرانیەکی ناوپەکەکە و پاکردنەوەی سنوورە و نازانێت بەڕاست دوای ئەو پاکردنەوەی سنوورانە چی شتێک ڕایە ناو هاوکێشەی گۆڕانکاری لە ئێرانە کە بڕای من دوای سووریا بێ ئێران حتمیت بگۆڕدێت و کاریگەری زۆرە بێت بەڵام ئەوە نابێنەوە بترسین بەڕاست دەست خۆش بێ کاک زۆر سپاس چاک دەست خۆش طبعا زۆر سپاس لێرە کۆتایی بەزمەوێت یەک پوختە لە قسەکانمان ئەوەی کە تێدی کە کولەن هەر هەمومان تەییدی پەیامەکە ئەکەین یعنی بە شێوەیەکی گشتی هەر هەمومان تەییدی پەیامەکە ئەکەین ئەمە یەکێ بوو لە خاڵە بڵین خاڵەزەقەکانی ناڵێ ئیجابی چونکەڵی خاڵەزەقەکانی ناو دانیشتنەکان خاڵی دوو ئەوەیە پێ ئەچێت ئەم پەیامە ترس ناڕەوێنێتەوە حرفۆی واقعیشە ترس ناڕەوێنێتەوە خاڵی سێ کاکامەرانجان بۆ برادەرەی تریش ئەڵێ کە چوویتە سەر مێزی دانووسان لە پێشەوە شەق بەهاوە هەتا لە ئەخیرە ئیمزاکەکەی هەر بکوژە بۆی تەرازوی قسەکانی هاوسەڵکەیتەوە لەبەرەوە ئەوەی ئێستا ئەیکات ئاساییە من تەسەڵەکەم تورکیا هێزی زۆر کە ئیسرائیل پێش بۆ فەوزاتی غەزە لوبنانی وێران کرد بۆی زۆرترین شوێن بچێتە پێشەوە بۆی لە دانووسانەکان زۆرترین مەکسەب بەدەست بێنێ من خۆم زۆر ئیسپادەم لە کۆڕەکە کرد جاری تر زۆر سپاس بەخێر بێن ئەزیێتان کێشە